لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆ چە بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون هەروەها پاملێرانمان لە شار و شارۆچکە جیاوازەکانەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ وەردەگرین بۆ گواستنەوەی دواترین زانیاری هەروەها سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە ئەمڕۆ لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر کاری سەرمایەدارەکان لە کەرکووک چەند کارێکیان کردووە لە ماوەی ڕابردووداوە لە بەرنامەشیاندا هەیە چەند کارێکی دیکە بکەن لە لێویاندا کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پێشەک بۆ لە خزمەتکردنی شاری کەرکووکی خۆشەویستدا چەند کارێکیان کردووە بڕیاریشیان داوە لەم کاتی قەیرانی ڕوبەڕۆبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا ڕۆڵێکی کاریگەری گەورەتریان هەبێ و چەند پرۆژەیەکی دیکەی گەورەتریان بەدەستەوەیە بۆ شاری کەرکووکی خۆشەویست و کەرکووکیەکان بە بێجیاوازی لە تەوەری دوین بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر شێوازی مامەڵەکردن لەگەڵ منداڵان لەم کاتەی ئێستا کە مناڵ کەرنتینە کراون مناڵان لە ماڵەوەن بەشی زۆربەی نەک بەشی زۆری کاتەکانی زۆربەی کاتەکان لە ماڵەوە مێنەوە و دیوانی ڕووناکە ئەو کاتانی کە پێشووتر دابەشەکرا بۆ خوێندن بۆ خوێندنەوە هەندێک بابەتی دیکە هەیە ئێستا ئەو کاتانە نەماون چۆن بتوانین با شێوازێکی دروست مامەڵە لەگەڵ منداڵەکانمانە بکەین وایان لێ بکەین کە ئەو کاتانی کە هەیەە بە کاتی بەسوود بەسەری بن لە هەمان کاتیشدا فشار نەخرێتە سەریان بۆ هۆی بێتاقەت نەبن و تووشی خەمۆکی نەبن و لە ماڵەوە بمێنەوە چۆن بتوانین باڵانسێک لە نێوانم دوو بابەتە تا بپارێزین بە تایبەتی کاتی خەوتنانیان زۆر گرنگە بتوانین کاتەکانیان چۆڕێ بخێنەوە وە گوتم بەبێ ئەوەی فشاری دەرونیان لەسەر دروست بکەین لە تەوەری سەین بەرنامەکەشماندا بە دکتۆرێکی تایبەتمان لەگەڵایە کە دکتۆر هادیە بۆ خۆی یەکەم کەسە لە توانین بڵێن ڕۆژەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکەیە هەر هەمووی کە چارەسەری پلازمای بۆ چارەسەرکردنی نەخۆشانی توشببووی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی بەکارهێنا خۆشبەختانە ئێستا لە ناو شاری سلێمانیدا داتاکانی چاکبوونەوە ڕۆژ لە ڕۆژ زیاتر دەبن یەکێک لەو بابەتانەی کە زۆر جێگەی شانازیە و هەموو لایەک شانازی پێوە دەکەن ئەوەیە کە لەگەڵ ئەو دەرمانە باوانەی کە لە سەرتاسەری جیهاندا ئێستا بەکاردەهێنرێت لە ناو پارێزگای سلێمانی بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆناەوە بەکارهێنراوە بەڵام کە بینیویانان هەندێکیان حاڵەتیان بەرەو چاکبوونەوە ناڕوات پلازمایان بۆ بەکارهێناون وردەکاری بەکارهێنانی ئەو پلازمایەوە تا ئێستا چەند نەخۆش سوودیان لەو بابەتە وەرگرتووە و بڕیاریشەکە ئەمە بکرێتە چارەسەرێک بۆ سەرجەم نەخۆشەکانی دیکە بەکار بێنرێت و گفتوگۆیەکیش دەکەین لەسەر نەخۆشی کۆرۆنا و حاڵی ئێستەی پارێزگای سلێمانی و بەشێوەیەکی گشتی باشووری کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا ئەمە تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت کە گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ میوانەکانمان وەک گوتمان تەوەری یەکەمی بەرنامەکەمان گفتوگۆکردن دەبێت لە سەر ئەو کار و خزمەتانەی کە سەرمایەداران و یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری کەرکووکی خۆشەویست ئەنجامیان داوە لە ماوەی ڕابردوودا چەند کارێکی ئەنجام داوە وەکو گوشمان لە بەرنامەشیاندا هەیە چەند کارێکی دیکە ئەنجام بدەن بۆ مەسەر ڕاستەخۆ دەچینە کەرکووک هەمیوانێکی بەڕێزمان لەگەڵای بەڕێز ڕەمەزان حاجی ڕەشید کە یەکێکە لە سەرمایەدارەکانی پارێزگای کەرکووک کاک ڕەمەزان ڕۆژ باش حەزەکەم سەرەتا خۆت بەهۆ دەست پێ بکەیت کتایەک و ئێستا لە پارێزگای کەرکووک ئێوە وەکو سەرمایەداران چ کارێکتان کردووە لە بەرنامەتاندا هەیە چ کارێکی دیکەش بکەن ڕۆژ باش زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە بێگومان لەم چەند ساڵەی کە ڕابردوو کە ڕۆیشت چەند وەزعێک بەسەر خەڵکەکانە هاتووە لە ڕۆژئاوای کوردستان لە ناو کەرکووک لە ساڵی 2014 کە داعش هێرشێنە سەر کەرکووک دواتر مەسەرەن خەستەخانەی شێرپەنجە کە لە ساڵی 2016 بزەبت ئەوەی کە لە بیرمە 16/2/2016 ئەو خەستەخانەیە مان کردەوە کە پێشتر مرکزی تڕۆخارجی بوو دواتر ئێستا حالیان وا خەریکین گەورەی ئەەکەین و بینایەکی زۆر باشی بۆ دروستەکەین 120 قەرەوێڵەی تیا ئەبێت بۆ ئەبێتە بینایەکی سێقاتە لایەکی ئیدارەی خەستەخانەکەیە لاکەی تریشی
سێ قاتە بۆ هەر چل قەرەوێڵە و بۆ قاتێک بۆ نەخۆشەی مناڵ و ژن و پیاوی گەورە یعنی لە کاتی دوای 16 ئۆکتۆبەر کە کەرکووک ئەو وەزعی بەسەرهات ئێمە هەڵساین بە دروستکردنی کەمپینێک بۆ خەڵکی دووس خوورماتوو بەڕاستی ئەوەی پێمان کرا شتێکی زۆر باش بوو هاوکاریکی یەکجار زۆرمان بۆیان کۆ کردەوە چونکە دنیا بەرەو زستانە چوو ئیتر توانیمان هاوکاریەکی یەکجار زۆریان پێ بگەێنین بۆ ئاوارانەی کە لە قادرکەرم و سەنگاو نیشتەجێ بوون هەروەها مەسەلەن بۆ کۆبانی بۆ عەفرین بۆ ئەو نەهامەتیانەی بەسەر کوردانی ڕۆژئاوا کاک ڕەمەزان ئێستا لەم کاتەیە کە عێراق و باشووری کوردستانیش ڕوبەڕووی قەیرانێکی دیکە بوونەتەوە قەیرانی ڤایرۆسی کۆرۆنایە چ لەوەی کە خەڵک هەندێک کار و کاسبیان لە دەستیاوە ناتوانن ڕۆژانە کارەکانیان خۆن ئەنجام بدەن بەهۆی قەدەغەی هاتوو چۆمانەوەیان لە ماڵەوە هەروەها بەهۆی ئەوەی کە خەیرانی دارایش دروست بووە لەبەرەوەی کە ناتوانرێت بە تەواوی موچەکان و هاوکاری هەموو لایەک بکە حکوومەت ئێوە لەو نێوەندەدا چیتان کردووە چه هاوکارێکتان گەیانوەتە خەڵک وەلایەنە پەیوەندیدارەکانیش لە پارێزگای کەرکووک چه هاوکارێکتان کردوون؟ بەڵێ لەو ڕۆوە بەڕاستی کە ئەو هەڵمەتە ڕاگەیەندرا بۆ ئەوەی کۆمەک کۆ بکرێتەوە بۆ خێزانە هەژارەکان و ئەوانەی کەوا ئەگەر بێت ڕۆژێک ئیشیان نەبێت لەوانەیە ئەو ڕۆژەی تر نەتوانن ژیانی خۆیان دابینکەن بەڕاستی وەکو خۆم من توانیم هاوکاری ئەو لیژنەیە بکەم کە لە پارێزگای کەرکووکەوە دروست بوو ینی بڕێ کۆمەکمان پێگەیان دواتر مەڵبەندی کەرکووک هەڵمەتێکی ڕاگەیاند کۆمەکەکان بگەێنرێنە ئەو هۆڵەی کە بۆ بۆنەکان دانراوە لە شۆرجە و لە ڕەحیماوە دواتر دابش کرێتە سەر خێزانە نەدارەکانە لەوەی هاوکاریانمان کردووە خۆشمان ئاگادار هەموو وەزعەکانی مەڵبەندی کەرکووکین بە پێچەوانەوە یعنی ئێمە هەوڵی ئەوەماندا کە ینی ئەوەی پێمان ئەکرێ بیکەین بۆ ئەو خێزان نەدارانەی کەوا ئەگەر بێت و کار نەکەن کاک ڕەمەزان بەوردی دێمە سەر باسی هاوکارەکانی مەڵبەندی کەرکووک بە تایبەتی بەس ئێستامە ئەو قسە لەسەر بابەتە بکەم وەکو ئەوەی کە هێندە من زانیاریم هەبێت خۆتان وەکو سەرمایەدارێک وەکو کەسێکی خێرخواز لەناو شاری کەرکووک هەڵمەتێکتان ئەنجام داوە لەسەر ئەرکی خۆتان بۆ ڕشتن و تاقیمکردنی سەرجەم کۆڵانەکانی پارێزگای کەرکووک. بەڵێ وەڵا ئەوە تەوان بیرۆکەکە ئەوە سێ چوار ڕۆژە هاتووە دوای لەگەڵ کاک محەممەدا لێ پرسرای مەڵبەندی کەرکووکە قسەمان کرد ئەمجا لەگەڵ دکتۆر سدیق مانیش وەکو یەکێکە لە دکتۆرە باشەکانی کەرکووک ئەویشمان بان کرد مەوزوعەکەمان تاوتوێ کرد و دواتر من ئەو حاڵەتەم تەرح کرد ئیتر ئەوانی زۆر پیان باش بوو لە دوێنی و ئێمە دەستمان پێ کردووە هەموو گەڕەکەکانی کەرکووک بەبێ جیاوازی ئەمە گەڕێکی عەرەبە یا کوردە یا تورکمانە یا هەر شوێنێکە هەموو بازاڕەکانی کەرکووک ئێمە دەسەکەین بە شوەرینی بازاڕەکان پاکردنەوەیان لە ئەوەی پێمان بکرێ بۆ ئەوەی بتوانین زەرەری ئەو ڤایرۆسی کۆرۆنەیە و ئەو نەخۆشیە کوشندەیە کەمکەینەوە و بە فعلی ئێمە دوێنێکە دەستمان پێ کردووە لە سعات 12 هەتا سعات 6 ئێوارە هەموو ڕۆژێک بەردەوامە بین هەتاوەکو هەموو بازاڕەکانی کەرکووک پاکەکەینەوە ئینشاءالله. کاک ڕەمەزان ئەو هاوکاریانی کە لە مەڵبەندی ڕێخستنی کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کراوە ئەو هاوکاریانە چین و ئایا هاوکاریەکان تایبەتە تەنها بۆ نمونە بە کورد یان هاوکاری سەرجەم نەتەوەکانی دیکەی کەرکووکتان کردووە؟ من لێت ناشارمەوە بەنسبەت هاوکاریەکانەوە ئەوەی کەوا لە مەڵبەندی کەرکووک کۆ ئەکرێتەوە ڕاستی بۆ گەڕەکە کوردەکانە لەبەرەوەی هەر شوێنێک شتی خۆی کردووە بەڵام گەڕەکە کوردەکانی کەرکووک یەکجار زۆرن و خەڵکی نەدار یەکجار زۆرە بزات مەسەرەن لە منطقەی شۆرجە و پەنجا عەلی و لە ڕەحیماوە و لە شوێنەکانی تر ئیسکان و ئازادی و ئەو شوێنانە بۆیە کە
من ئەمە بە فرسەتێک شەزانم داوا لە هەموو سەرمایهدارەکانی کەرکووکەکەم ئەمڕۆ ڕۆژی هیممەتە هەمویان بێنە پێشەوە بۆ ئەوەی کەوا هاوکاری ئەو خێزانانە بکەن و هاوکاریەکان بە ڕاستی بریتە لە بڕێک خۆراکی سەرەکی کەوا پێویستە بۆ ئەو ماڵانە و بۆ ئەو خێزان لەدارانە بدرێت ینی من ئەوە لێ ناشارمەوە زیاتر بۆ گەڕەکە کوردەکانەوەی ئیمکان چونکە ئەو نەخۆشخانەی کە بڕیارە 120 قەروێڵەیە کە ئامادەکاری وەزان ئێستا لە قۆناغی ئامادەکاریان بۆ ئەوەی کە نەخۆشخانەکە بە تای ئامادە بکرێت بۆ ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کێن ئەوانەی کە ئەو کارە دەکەن ئێوە کوتەنا سەرمایهدارانن لانی حکومی هاوکارتانە ماڵبەندی یەکێشمانی کوردستان هاوکاریتانەکە لە ئامادەکردنی و نەخۆشخانەیە من ئەو حاڵەتە بۆ ئینەکەم ڕاستی دوو سەرمایهداری کەرکووک لەگەڵ ئەو کۆمپانیە ئێمە کە کۆمپانیەمەزان ببوورە لەگەڵ تا بەردەوامە بین ناوبڕێکی کورت وەرەگرین و دواتر دەگەڕێنەوە وەلات. دەستگای مرۆیی مام لە سۆنگەی هەستکردن با بەرپرسیارەتیەوە پرۆژەی پەلەچارە لە ڕێگەی ئۆنلاینەوە واتساپ با هاوکاری ژمارێک پزیشکی پسپۆ ڕادەگەێنێت. هاوڵاتی بەڕێز لە کاتێکدا پێویستیت بە هەرڕاوێژێکی پزیشکی هەبوو دەتوانیت پەیوەندی بە ژمارەی ئەو پزیشکانەوە بکەیت کە لەسەر شاشەکە بە دەرکەوتون. ڕۆژانە کاژمێرنەوەی بەیانی تاوەکو 4 ئێوارە ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکات. دەستگای مرۆیی مام. بەڵێ دەگەڕێنەوە بۆ کەرکووک کاک ڕەمەزان ببوورە پرسیارم لەسەر ئامادەکردنی نەخۆشخانە 120 قەروێڵەیەکە کرد لە چ قۆناغێکتان و ئەو نەخۆشخانەیە کەی بە فەرمی ئەتوانرێت پێشوازی لە نەخۆش بکات. خەستەخانەکە 2 نهۆمی تەواو بووە نهۆمی سێهەم ماوە و بەنیاز بووین عینەیگەینە ئینشاءڵڵا بۆ مانگی 7 بۆی بەتەواوەتی ئەو خەستەخانەیە تەواو بێ و بتوانێت خزمەتی هاوڵاتیان بکە وەکو بۆم باس کردی ئێستا خەستەخانەیەکی تر هەیە لەوێ بەڵام ئەو خەستەخانەیە بچووکە ئێمە ئەم خەستەخانەیە کاکەین ئیتر گەورە بێتەوە ئەو خەستەخانەیەش کاتی خۆی هەر ئێمە خۆمان تاوامان کرد لەسەر ئەرکی کۆمەڵی خێرخواز و ناوەکانیان هەموو هەڵواسراوە لەوێ بەڵام ئەم خەستەخانەی ئێستا کە کوڕێکەیە ناوی ئامانجە ئامانج حەکیم ئەو کۆمپانیای مۆبایلی هەیە و کەسێکی ترشەیە کامەران قازان بڵاخی پێڵێن ئەوان لەگەڵ ئەو کۆمپانیای ئێمە بەیەکەوە هەڵساوین بە دروستکردنی ئەو خەستەخانەیە کە شتێکی زۆر باشە بێت بۆ کەرکووک بەڕاستی 120 قەرەوێڵە دروستکردنی شتێکی گرنگە و شتێکی ئاسان نییە بەڵام ئەوەی من ئەیبینم لە سلێمانی لە هەولێر لە شوێنەکانی تریش خەڵکێکی خێرخواز هەڵساون بە دروستکردنی ئەو خەستەخانە شتانە بە تایبەتی بۆ ئەو ڤایرۆسی کۆرۆنایە بە پەلە بەڵام شاری کەرکووک بەنسبەت ڤایرۆسی کۆرۆناوە پێویستی بەو حاڵەتە نەبوو بەڵام ئەو خەستەخانەیە کە دروست دەکرێت حکوومەتی ئیدارەی کەرکووک بە هیچ شێوەیەک هاوکاری ئەو خەستەخانەیە نەکردووە و تاوەکو ئێستا 1 دیناریشی 1 دۆلاریشی تیا سەرف نەکردووە تەنها ئەو خێرخوازانە نەبێ کە خەستەخانەکە ئیشاڵا لە خلالی چەندمانێکی ترە ناگاتە سەر ساڵ ئەکەوێتە بواری خزمەتەوە و ئینشاءڵڵا خزمەتی هاوڵاتیانەکەین بە شێوەیەکی زۆر باش چونکە ئەو خەستەخانەیە زۆر پێویست بوو بۆ کەرکووک خۆتە زانی یای من ئامارێکی زۆر بەسیتە دەمێ لە 16/2/2016 ئەو خەستەخانەیە کرایەوە 178 نەخۆشی تیا هەبوو ئێستا 3400 نەخۆشی هەیە ئەوە ئەتوانن لە دکتۆر نیاز پرسیارکەن کە بەڕێوەبەری خەستەخانەکەیە. باش کاک ڕەمەزان لە ئێستا وەکو گوتوانیانی زۆر کەسێ پێویستی بە دەستگرۆیی و هاوکاریکردن هەیە ئێوە وەکو سەرمایهدارەکان و دەوڵەمەندەکانی شاری کەرکووک
گروپێکتان پێکەوە دروست کردووە خەڵک چۆن بتوانێت پەیوەندیتان پێ بکات بۆ ئەوەی کە هاوکاریان بکەن؟ زۆر سپاس. وەڵا ئەویان ئەو پرسیارە زۆر پێویست بوو. من ئێستش باسم کرد دووبارە یەکەمەوە. ئێمە گروپمان من دروست کردووە و پەیوەندیمان پیانەوە کردووە. ئینشاڵڵا لە چەند ڕۆژی داهاتووە ئەو گروپە دەست بەکارە بێت و هەوڵە دەین کەوا زۆرترین هاوکاری کۆکەینەوە بۆ ئەو خێزان لەدارانە و حاڵەتێکی لەم بابەتە کە دروستە بێ بۆ ئەوەی ئەو گروپە ئامادە بێت کاری خۆی بکوە ئیتر لەمە دووە ئینشاءڵڵا هەوڵە دەین ئەو گروپە فراوانترکەین و خەڵکەکانی کە دەسڕۆن و ئیمکانیەتیان هەیە زیاتر بێنە پێشەوە. وەکوتم ئەمڕۆ ڕۆژی هیمەتە بۆ هەموو لایەک ئەبێ هەوڵی ئەوە بدەن کەوە هاوکاری شارەکەی خۆیان بکەن، هاوکاری خەڵکەکانی خۆیان بکەن. بەدەمەوە هاتنی بازرگان و سەرمایه‌دار و ئەو کەسان هەیە کە توانایشی دارایی باشیان هەیە چۆن بینی لە کەرکووک بۆ کاتی ئەم قەیرانە؟ نا من بەڕاستی ئەوە حاڵەتێکی زۆر زۆر باشە و باشتریشە بێ، بەڵام پێویستی بەوەیە کە وەکو لیژنەیەکە بێ بۆ ئەو حاڵەتە و ئەو خەڵکە کۆکاتەوە بۆ هەر حاڵەتێک کە دروستە بێ، هەر حاڵەتێکی لەم بابەتانە نەخوازەرەوە کە دروستە بێ بۆ ئەوەی ئەو خەڵکانە بە ئاسانی بتوانن کۆبنە و بڕیاردن کەوا چی ئەەکەن بۆ خەڵکی شارەکە. خەڵک چۆن پەیوەندیتان پێوە بکە بۆ ئەوەی کە هاوکاری بکەن؟ وڵا ئێمە بێگومان خەڵک یەکتری ئەناسین هەمومان و مەڵبەندی کەرکووک ئەو جێگایە کەوا بۆ ئەوەی هەموو کەس بتوانێت پەیوەندی بکات زیاتر بۆ ئەو حاڵەتە. مەڵبەندی کەرکووک بەڕاستی هەوڵی زۆر داوە بۆ ئەو شتە ئێستا و پێشتریش کە بتوانێت دائیمەن ئەو خەڵکانە کۆکاتەوە کەوا ئاگامان لە یەکتری بێ لەو حاڵەتانەی کەوا پێویستمان بەو هاوکاریانە بێ، ئاگامان لە یەکتری بێ و بتوانین هاوکاریەکان بە بگەینە جێگەی خۆی. باش کاک ڕەمەزان، ئەمە پرسیار لێ بکەم لەسەر هەنگاوەکانی حکوومەت، بەستم حکوومەتی خۆجێیە لە ناو پارێزگای کەرکووک و هاوکاری حکوومەتی عێراقی بۆتان لەم کاتی قەیرانە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چۆن هەڵەسەنگێنن؟ بڕواکەی بەداخەوە حکوومەتی خۆجێیی کەرکووک هیچ هاوکارێکی نەکردووە و بە تایبەتی نازانم معنی بەداخەوە بۆ گەڕەکە کوردەکان و ناوچە کوردنشینەکان هیچ شتێکیان نەکردووە. تەنانەت ئەو ڕشتن و شۆرینەی کە کراوە تاوەکو ئێستا لە یەک گەڕەکێکی کووردا لە کەرکووک نەکراوە. یعنی وەکو بڵێ ینی کە ئێمە نیوەی خەڵکی کەرکووک زیاتر پێک دەهێنێ کوردی کەرکووک، بەڵام بەداخەوە شتێک نەکراوە و لە بەغایشەوە تاوەکو ئێستا ئەو هاوکاریانە کە گەندێتە پارێزگاری کەرکووک یا گەیەندێتە فەرماگەی تەندروستی کەرکووک، تاوەکو ئێستا شتێکی وان نەکراوە بۆ گەڕەکە کوردەکان و بۆ ئەو ناوچە کوردیانەی کەوا وەکوتم بە تایبەتی لە ناو کەرکووکە لە نیوە زیاترە. بۆ پرۆژەی داهاتووتان کاک ڕەمەزان چ بەرنامەیەکتان هەیە لە داهاتووە کە بۆی خزمەتی شاری کەرکووک و کەرکووکیەکانی پێ بکەن؟ وەڵا هەر پرۆژەیەک پێویست بێ ئینشاءڵڵا هەوڵە دەین کەوا پرۆژەکە بە ئەنجام بگەێنین و وەکوتم ئێستا ئەو خەستەخانەیەکێکە لە پرۆژە سەرەکیەکان و ئینشاءڵڵا خەڵکی کەرکووک پێویستیان بەوە نابێ. ئێمە وەکو کۆمپانیای نەوەکانی کەرکووکی یەگرتو ئێستا خەریکی دروستکردنی ناوچەی پیشەسازی کەرکووکی ناوچەیەکی زۆر گەورەیە لەسەر ڕووبەری 1600 دوانم دروست دەکرێ و بەڕاستی کراوە بۆ هاوکاریکردنی خەڵکی کەرکووک و بە تایبەتی ئەو پیشەگەرانەی کە لە ناو کەرکووکان بۆ ئەوەی کەوا بە نرخێکی زۆر هەرزان زۆر هاوکاری کەر ینی ئەدرێ پێیان
بۆی هەڵ کەرکسێ بێتە خاوەن گەراج و دوکان و پرۆژەی خۆی و بۆی شکارەکان بکرێ و ناوچەیەکی زۆر پاک و تەمیز و چاکە و لە هەمان کاتا شاری کەرکووک پاکە کاتەوە ژینگەکەی ئەپارێزێ ئەو کارەبا و ئاوەی کەوا ئێستا سەرفەکرێن ناو کەرکووکە ئەو کاتە ئەمێنێتەوە بۆ خەڵکی گەڕەکەکان ینی ئەوە یەکێکە لە پرۆژە هەرە باشەکان کە کاتی خۆی ئەی کاک ڕەمەزان چەند مەبەستم ئەم کاتەیە پرسیار لەم کاتە بگە لەم کاتی قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا چەند ئەم بابەتانەی هاوکاریکردن و پێکەوە بوون بۆتە هۆی ئەوەی زیاتر لە نێو نەتەوەکانی کەرکووک زیاتر ڕۆحی پێکەوە بوون و برایەتی لە نێوانتانە تۆختر و زیاتر ببێت. بێگومان ئەو هاوکاریانە بێتە هۆی ئەوەی کەوا خەڵکەکە بڕوا بەوە بکە یا بڕوا بەوە بێنە زیاتر کەوا ئەو خەڵکەی کە هەن لەوێ ئەوەی کە ئیمکانێتی هەیە و دەسڕۆیە لەم کاتە هاوکاریان ئەەکەن و لە بیریان ناکەن و ئەوانیش بێگومان زیاتر دێنە پێشەوە ئەزانن ئەو خەڵکانە خەمخۆری ئەوانن و ئەو حاڵەتەی کە ئەکرێت بەڕاستی شتێکی زۆر زۆر باشە و هەوڵە دەین ئینشاڵڵا هاوکاریەکان بەردەوام بن. کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری ئەو کەسە سەرمایەدار و دۆڵەمەندەکان یعنی لە هەموو دەتەوەکان پێکەوەن لە عەرەب لە تورکمان لە کورد هەمووتان پێکەوەن؟ وەڵا هەموو پێکەوەن بەڵێ ئەوەیان وەکوتم دوو جێگە ڕاگەنراوە یەکیان ئەو پێڵێن خەلی ئەزما ئەوان شوێنێکیان ڕاگەیانووە لە سنتەری ڕۆشنبیری کەرکووکە هاوکاریەکان کۆەکەنەوە دواتر دابەشیەکەنە سەر خێزانە هەژارەکانە و مەڵبەندی کەرکووکیش هۆڵی بۆنەکانی شۆریجە و ڕەحیماوەی ڕاگەیاندووە بۆی هاوکارەکان بگەن ئەوێ و لەوێ دابەشی کەنە سەر خێزانەکانە شتێکی باشی دەرەچێ. دەستان خۆش بێت بەڕێز ڕەمەزان حاجی ڕەشید سەرمایەدار کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە پارێزگای کەرکووکەوە لەگەڵمانە بووی. سوپاس بۆم تەوەری بەرنامەکە کە لەگەڵمانە بوویت. لە بابەتێکی دیکە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ منداڵان ئەو کاتانەی کە لە ماڵەوە ماونێتەوە سەرەتا ڤیدیۆکمان هەیە کە دکتۆرە فریشتەکەوە کە یەکێکە لە دەروونناسەکان بۆ خۆی لە سەر واڵەکەی خۆی لە فەیسبوک چەند بابەتێکی خستوۆتە ڕوو. بابینەری یەکێک لەو ڤیدیۆیانە بین. یاری شەشەم شتکردنەوەیە ئەتوانی هەنێ وەردەیاری مناڵەکەت کۆ بکەیتەوە و سەد لێ بێنی یان پاکەتە بێنی هەر میزێکی ماڵەکەت یان تۆپڵەکی ماڵەکەت تۆزی گەورە بێت بەرزیەکەیتەوە لەلایەکەوە شتە وەردەکان فڕان و ماڵەکە بیت هەروەک لە ڤیدیۆکەیانی کات ئەم یاریەمان یاریەکی زۆر زۆر باشە بۆ مێشک و مناڵەکە تیا هەست بە کردنەوە ئەکات گۆزە باتەوە هەشتێن زۆر ئەگەرێتە دەمی ئەو دەم چاوی کردێتی ئەیباتەوە و خۆی ئێخوات جۆز یەکێکە لە خواردنە هەرە بە سوودەکان بۆ مێشک این بێگومان بەرگری لە 6 نۆکدا دەکات کە ئێستا زۆر زۆر پێویستمان وایە کردندا دەیە
ئازیزان نەورۆستان پیرۆز مرۆڤ 6 هەستی سەرەکی هەیە ترس یەکێکە لەو هەستانە هاوکات کە ترس هۆکاری مانەوە و لە ناو نەچوونمانە بەڵام ئەگە زاڵ نەبووین بەسەریا دەکرێت کاریگەری دژواری هەبێت یاری ئەمڕۆمان ناوی نێرگسی دەرونیە تا لە ڕێگەی هەناسەدانەوە گفتوگۆ لەگەڵ مێشکا بکرێت و نەترسین نێرگسی دەرونی هەر کاتی هەستت کرد بە هۆکاری جیاواز مناڵەکەت ئەترسێ ئەتوانیت تۆم دەستت بنووکەین و داوای لێ بکەیت کە بۆنی وەکووا بێ نێرگسێک لە دەستی توایە و بۆنی هەکات مامەکەت بژێنەرەوە بۆنی نێرگسەکە بکە و مامەکەت بژێنەرەوە نەورۆستان پیرۆز یاری نوێم پێویستە بە قەسەبێکە بێ لەگەڵ دوو قاپ لەگەڵ ئەم شۆکۆڵاتانە ئەگەر ئەم شکڵاتەشتان نەبوو ئەتوانن نانی تیری لەتکەن وردی بکەن بۆی بتوان بە قەسەبەکە هەڵی بکەن برگەیەکی دیکەمان هەیە کە برگەی وەرزشیە بە بینەریە و برگەیەش بین. بەیانیتان باش ئازیزانم برگەی ئەمڕۆمان باسکردنە لە بەرنامەی کێش سەرخستن هەڵبەتە بۆ کەسانی کە کێشیان کەمە یان بەدەست زعیفیەوە ئەناڵێنن سەرەتا پێویستە زۆر ئاگاداری پرۆگرامی خەویان بن سیستەمی خەو زۆر گرنگە ئەویش ڕۆژانە پێویستە 7 بۆ 8 سەعات بخەون مۆزوعەکە شێوازی خەوتنەکان بە چه شێوازێ باشترین کاتی خەو سەعات 11 بۆ 12 شەوە بخەون هەتاوەکو 7 و 8 بەیانی پێویستە هەموو وەرچەوانەگیان هەموو کەسێک 7 بۆ 8 بەیانی ژەمی یەکەمی نانی خواردبێ نان خواردنەکان دوای 3 سەعات یان 2 سەعات جارێک هەوڵ باشتێکی بەسیط بخوا
ئەمە زۆر زۆر گرنگە. یەکەم خاڵ وەکو باسیەکەی پێویستە لە یادینەکەی خەو زۆر زۆر گرنگە، چونکە کاتێک تۆ خەوە کۆنتترۆڵ نییە یان ئاگاداری خەوە نیت بەرنامەی شتەکانی تر هەمووی تێگەچێت، چونکە کاتێک تۆ خەوە باش نابێت ڕژێنی هۆرمۆنەکانی ئەکتیڤ نابن، کاتێک ڕژێنەکانیشم مەزبوط و ئەکتیڤ نەبوون ئۆتۆماتیکیان ئەبینی سیستەمی خەوە تێگەچێ، پێستە تێگەچێت، تەعاملکردنی ڕۆژانە تێگەچێ، هەموو شتەکان تێگەچێت. کەواتە خاڵی یەکەم زۆر 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 گرنگە کە ئێمە ئاگاداری سیستەمی خەومان بین. دواتر خواردنەکان چی بێت؟ پێویستە ئەو کەسانی کە ئەیانەوەی کێشیان سەرخەن زۆر ئاگاداری خواردنی کاربۆهیدریت بن. کاربۆهیدرات واتە لە میوەکانە، لە برنجە، لە پەتاتە و لە ماکەرۆنی ئەم بابەتانە، بەڵام ئەمیش ناوێت بە شێوازێکی زۆر زۆر بێ. کاتێک خاڵێکی زۆر زۆر گرنگە بێ لە یادی نەکەین، زۆر کەسەی ئەڵێ من زەعیفم بەڵام ئەچێت ڕۆژانە شیرینەیەکی زۆر یان چەورێکی زۆر زۆرەخوا. ئێمە دوو جۆر کاربویداتمان هەیە، کاربویداتی موعقدمان هەیە و بەسیطمان هەیە. تۆ کاتێک گیت ڕۆژانە کاربویداتێکی موعقد وەرەگری، ئەگەر برنجێکی ڕۆندار وەرگری بەلانیکەوە ماوەی 4 بۆ 5 ساعتی پێچێت تا کردداری هەرس بوون دروست ئەبێ لە ناو گەدەتە. بەڵام تۆ گەر بیت برنجەکە و بێڕۆن بێ ئۆتۆماتیکیان لە ماوەی 40 بۆ 45 دقەیە کردداری هەرس ڕوئات و ئیسفادی خۆی وەرگرتووە. پێویستە زۆر زۆر ئاگاداری ئەوە بن کاتێک ئێمە باسی پرۆگرامی چێژ سەرخستنەکەین، نەباسی شەکرەکەین، نەباسی خواردنی سوورەکراوەکەین، نەباسی نان ئەکەین. هەڵبەتە بۆ کێشداوەزانیش نەفسیشتە، بەڵام جیاوازەکە لێرەیە چییە؟ ئەوانەی کە کێشیان داوەزێنن کاربۆهیدرات وەرەگرن بەڵام بە ڕێژەیەکی زۆر زۆر کەمتر. بەڵام ئەو کەسانی کە کێشیان سەرەخەن ئەتوانن هەموو ژەمێک کاربۆهیدرات وەرگرن. ئەوانەی کە کێشیان داوەزێنن ڕۆژانە ژەمێک بۆ دوو ژەم کار وەرەگرن، بەڵام زیاتر ئیتیمامیان بە پرۆتینەکان، چونکە پرۆتینەکان کالۆریانتیان نییە. لێرە هەڵبەتە جدوەلێک هەیە ڕشتەی دابشکردنی کالۆریەکان ڕۆژانە بیاریزان پێویستە چەنە کالۆری وەرگێ، چەنە سەرفکە ئەبم شێوازە. من نامەوێت بەڕاستی یاریزان بخەمە سەر ئەوەی کە خۆی هیلاکە ئەبم جدوەلەوە، ئەمێت پرۆگرامێکی بەمێک کە لە سەداسەتە و ئیسفادی لێ بکە. وەکوتمان خاڵی یەکەم خەوە، خاڵی دووەم خواردن، ژەمی بەیانیانی ئەتوانێت پێگاتبێت لە 1 بۆ 2 هێلکە بە کاملی بیخوات. کوڵاو بێ باشترە، نەبوو سووری کاتۆ، بەڵام یەک تۆز زەیتی زەیتون بەکاربێنێ، دواتر ئەتوانێت چەند گوێزێک بەکاربێنێ، کەوتچێک هەنگین بەکاربێنێ، لە تێکنان بەکاربێنێت، توانی کوپێک شیری لەگەڵا بخوا. سعاتێک دوای نانی بەیانی ئەتوانێت تقریبان 50 گرام شۆفان بخوات لەگەڵ مۆزێکە. 2 سعات دوای خواردنی مۆز و شۆفانەکە ژەمی نیوەڕۆیەتە بەردەمی. ژەمی نیوەڕۆ پێویستە حسب وەزنی یاریزانەکە 7 بۆ 10 کەوچک برنجی بێڕۆن، دواتر لەگەڵ جۆرێک لە گۆشتەکان، گۆشتی ماسی بێ یان مریشک بێ یان گۆشت بێ یان گۆشتی سوور بێ، دواتر تۆزێک سەوزە و زەڵاتە وەرگێت. دوای ئەو ژەمەش ئەتوانێت سێوێکی سوور یان زەرد وەرگێ. ئەگەر نەیتوانی سعاتێک دوای ژەمەکە ئەتوانێت ئەم خواردنە وەرگێت. ئەوەی زۆر گرنگە پێویستە لە یادی نەکەین تۆ بێ خواردنەکانی ڕۆژانت متەنەوع بێت، هەموو لایەنە بێ، ینی چۆڵی هەمە چەش نەبێت. بۆچی؟ بۆی کاتێک تۆ ئەتەوی کێشە سەرخی تووشی هیچ حاڵەتێک نەبیان، کاتی ئەتەوی کێشە دابەزێنی پێویستە لە هەموو ژەمێکا بیت پرۆتین، ڤیتامین، کاربۆهیدرات، معادن وەرگری، بۆی لە کۆتایە تۆ پلانەکەت لە 100% بێ، پلانەکەت زۆر مەزبوط بێ. 2 سعات دوای ژەمی نیوەڕۆ ئەتوانێت پەرداخێک یان 2 پیاڵە چەرەس وەرگێت لەگەڵ جۆرێکی تر لە میوەکانە. 4 سعات دوای نانی نیوەڕۆ واتە 2 سعات دوای ئەم ژەمە بەسیتە ژەمی عەسرێتە بەردەمی. ژەمی عەسر ئەتوانێت پەتاتەیەکی حەسەب وەزنی یاریزانەکە 150 گرام بۆ 200 گرام بێ. ئەگەر کوڵاو بێ باشترە، کوڵاو نەبوو پێی نەخورا ئەتوانێت قاشقاژی کا بیکاتە ناو فڕنەوە، بەس نابێ سوورەکراو بێ. لەگەڵ دووبارە 2 بۆ 3 هێلکە یان پارچەیەک لە گۆشتەکان وەرگێت لەگەڵ جۆرێکی تر لە میوە. 4 سعات دوای ئەم ژەمە ژەمی ئێواران یان شانێتە بەردەمی. پێویستە ئاگاداری ئەوە بێت کە دووبارە 7 بۆ 10 کەوچک برنج وەرەگرێتەوە یان قاپێک ماکەرۆنی لەگەڵ جۆرێک لە گۆشتەکان و سەوزە و زەڵات و دووبارە جۆرێک لە میوەکان. لێرە ئەمێ ئاماژە بە شتێک بەم کە زۆر زۆر گرنگە. هەندێک جار یاریزان ئەڵێ بە ئامانی کە زەعیفن ئەڵێ ئیشتیهامان زۆر نییە، ئیشتیهامان کەمە، ئەتوانن زیاتر شەربەتی میوەکان بەکاربێنن، جار بەجارێ ترشات بەکاربێنن بۆی کە تامێکی خواردنەکانیان بگۆڕێت، یان هەندێک جار ماست بەکاربێنن. ئەتوانە بم شازە ئیسفادە لە چۆنڵی خواردنەکانیان بکەن بۆی بتوانن بخۆن. ئەمە زۆر زۆر گرنگە ئاگاتان لە خاڵێک بێت کاتێک ئەڵین
تۆ پێویستە کێشە سەرخی ئەبەم شێوازە نابێت ڕۆژانە بڵین لۆدێکی زۆر بخیتە سەرمایدت بڵێ وەڵام من زۆر ئەخۆم یان هەندێک جار غەڵەت تێگەشتێک هەیە کاتێ ماڵین برنج باشە بۆی کێش سەرخستن تۆ نابێت ڕۆژانەبی منجەڵی برنج بخۆی ئەبێ شتەکان بە ڕێژەی خۆی بخۆی مۆزە ڕێژەکان زۆر گرینگە پێویستە زۆر ڕەچاوی ئەم خاڵانە بکەین بە هیوای سوود بینین ئینشاءڵڵا و سەرکەوتوو بن. دەچینە لای پامنێرانمان بە شوەیەکی ڕاستەخۆوەریان دەگرین بۆ وەرگرتنی دوای زانیارین لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستان. سەرەتا دەچینە هەولێر لای هاوکارمان کاروان مەسعود. کاروان ڕۆژ باش، دواتری زانیاریەکان لە هەولێری پایتەختەوە چینوە ئەو ڕێنمایی و بابەتە نوێیانە چین کە دەردەکرێتەوە ئەوەی هێندە بن ئاگادار بم ئەمڕۆ ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا بە شوەیەکی ئۆنلاین کۆ دەبنەوە بڕیار لە سەر خوێندنی ئۆنلاین دەدەن. چ زانیارێکی دیکەت لایە؟ ڕێبین بەیانی تۆ تاوای کارمەندان و بینەران باش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک و هەموو لایەک پارێزراو بن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. ڕێبین ئێستا من لە شەقامی سەرەکی گەڕەشی کارێزان وەستاوم ئەو گەڕەکەی کە دووپرسەکەی تێدا بوو ڕێژەیەکی زۆر توشبووی بە ڤایرۆسی کۆرۆنای تێدا تۆمار کراوە. دیارە ئەم گەڕەکە کەرەنتینە کراوە سەرجەم کۆڵانەکان وش ئەو ڕێگە سەرچیانەی کە دەستنە نێو ئەو گەڕەکە هەمووی داخراوە. لێرە هێزە ئەمنیەکان لێرن، تیمەکانی پزیشکی لێرن بۆی کە هاوڵاتیان لەو گەڕەکە نێنە دەرەوە. ئێستا ئەوەندەی کە ئێمە لە کاتی ئامادەکردنی ئەم لایڤە بووین هێزە ئەمنیەکان ڕێنمایی ئەو هاوڵاتیانیان دەگرت کە هاتوونەتە دەرەوە و هەر هاوڵاتیەکی ئەگەر پێداویستی بوێت بە نمونە ئێستا ئێمە تێبینیمان کرد یەکێک لە مارکێتەکان کە لەو بەری شەقامەکەیە خۆی دێتە ئێرە هەر هاوڵاتیەک ئەو کەلوپەل و پێداویستی کە پێویستی بێت ئەو لای خۆی بەلیستێک دەینووسێت و بۆیان ئامادە دەکات و دەیهێنێت. واتە هاوڵاتیەکان ئەوانەی کە لە گەڕەشی کارەزان ناتوان خۆیان بێنە دەرەوە بۆی کە بابنە پێداویستەکانیان ئامادە بکەن. هەر دوێنێش 11 گەڕەک و گوندێکی لە دەوروبەری هەولێرە ئەوانیش بەشێکیان کەرەنتینەکران و بەشێکیان ڕووپێ و پشکنینی گشتیان بۆ دەکرێت. واتە سەرجەم دانیشتوانەکەی با بڵێن پشکنینی پزیشکی تەندروستیان بۆ دەکرێت بۆی کە حاڵەتەکانی تێدا دەستنیشان بکرێت ئەگەر هەبێت. ئەمەش لە کاتێکدایە کە ئەو کەسانێک کە بەرکەوتەی ئەو دوو پرسەی ئەم گەڕەکە بوون گەڕەشی کارێزان لە چەند گەڕەکێکی دیکەی هەولێریش دەرکەوتن بۆیە ڕووپێوی گشتیش دەکرێت. دوێنێ 5 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری هەولێر دەستنیشان کرا کە سەر زەمیان بەرکەوتەی ئەو دوو پرسەی گەڕەشی کارێزانن. لەگەڵ ئەوەشدا درنگانی دوێنێ شەو وەک بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر بڵاوی کردەوە کە دوو نەخۆش دوو توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا خو دوو نەخۆش دوای ئەوەی کە چەندین جار پشکنینی با بڵێن دڵنیایان بۆ کراوەتەوە هەردووچیان چاک بوونەتەوە گەڕانەوە نێو خانەوادەکانیان. بەماش کۆی توشمان لە شاری هەولێر 138 توشبووە بە ڤایرۆسی کۆرۆنا و 22 کەسیش چاک بۆتەوە. دەمەیە ئاماژە بۆ بکەم ڕێبین کە پاشکەمێکی دیکە بەڕێبەرایەتی بەرگری شارستانی هەولێر هەڵمەتێکی ڕشاندن دژە ڤایرۆس و ئەو نەخۆشیانە لە گەڕەشی کارێزان دەست پێ دەکات بۆی کە هەموو ئەو شوێنەی کە لێرەیە با بڵێن ئەویان بکەن دەرمان ڕێژیان بکات. بە نسبەت کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵاش ئەوان ئەمڕۆ دەگەنە ئەوەی کە بۆی بڕیارێک بدەن لەوەی کە ئاخۆ خوێندن بە ئۆنلای بکرێت یاخود چۆن سیناریۆکان یاخۆ ڕێوشوێنەکان ئامادە بکرێت بۆی کە خوێندن لە هەرێمی کوردستانیا ئەوە تا دوا بخرێت یاوەتە بڕیارێکی لێ بدرێت تا خوێندن بەردەوام بێت. بەڵێ ڕێبین ئەمە بەشێکی زانیاریەکان و من دەگەڕێمەوە لایەوە بۆ ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی. زۆر سپاس بۆ هاوکارمان کاروان مەسعود کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵمان نبووی. لە پارێزگای سلێمانیشەوە داسیارمان لەگەڵایە. داسیار ڕۆژ باش، دواترین زانیاریەکان و ڕێنمایەکان و پابەتبوونی هاوڵاتیان چەندە بە قەدەغوخۆی هاتوچۆ؟
لێبێ بۆ جوابی پرسیارەکەی تۆ ئەوەی تێبینیمان کردووە لە نێو شاری سلێمانیدا ئەمڕۆ جوڵێکی زیاتر هەیە بەراورد بە ڕۆژەکانی پێشووتر تا ڕادەیەک ژمارەی مەفرەزەکانی قەدەغی هاتوچۆ کەمتر بوونەتەوە بۆ شێوە یعنی ئەوەندەی من تێبینیم کرد لە نێو شاری سلێمانیدا بە شێوەیەکی باش پابەندی نییە و هاوڵاتیان بە تایبەتەوانەی کە موچەخۆرانن هاتوونەتە بانکەکان یا هاتوونەتە ئەو شوێنانەی کە دایانەوێت موچەکانی خۆیانی لێوەربگرن سەبارەت بە کاروباری نەخۆشخانەکان ئێمە لە نەخۆشخانەی مناڵبوونین لە شاری سلێمانی کە نەخۆشخانەیەکی حکومیە و لێرە خزمەتگوزارەکان لە ماوەی ئەم چەند ڕۆژایە بە تایبەت قەدەغی هاتوچۆ خزمەتگوزارێکی باش پێشکەش کراوە من ئامارێکم وەرگرتووە کە تایبەتە بە ماوەی زیاتر لە 15 ڕۆژی ڕابردوو بۆی کە باز لەوە دەکات لەم نەخۆشخانەیەدا نزیکەی 600 منداڵ لە دایک بوون ڕۆژانە توانراوە خزمەتگوزارێکی باش پێشکەش بەو کەسانە بکرێت کە حاڵەتی گەرم یاخود حاڵەتی ساردیانە بۆ حاڵەتی گەرم بەو کەسانەی کە ئەو ژنانەی کە هاتووەێرە مناڵیان ببێت خزمەتگوزاری پێویستیان پێشکەش کراوە حاڵەتە گەرمەکانیش لێرە چارەسەری پێویستیان بۆ کراوە من دەمەوێت زانیاری زیاتر لە میوانەکەم وەربگرم لە ئێستادا دکتۆر شلێرفایق بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵبوونی سلێمانی میوانی منە دەمێت بزانم لەم بارودۆخەدا نەخۆشخانەکان تا چەند خزمەتگوزارەکانیان لە ئاستێکی پێویستدا پێشکەش دەکات بە تایبەت کە نەخۆشخانە ئەهلیەکان لە ئێستادا گرفتیان بۆ دروست بووە هەندێک یاخود زۆربەی نەخۆشخانە ئەهلیەکان ئەتوانین بڵین داخراوە دکتۆرەگیان سڵاوتان لەبێ ماندوو نەبن کار و چالاکیەکانی ئێوە بە تایبەت لە ماوەی قەدەغی هاتوچۆیە خۆی لە چی ئابینێتەوە جەنابەت نزیکیتەوە لە مایکەکە سپاس دەکەم بەیانیتان باش زۆر بە خێراتنی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەکەم کە لەم بارودۆخە بەڕەغمی هەموو قورسی و هاتوچۆ ئێمەیان بیرکەوتۆتەوە هاتوون لە نەخۆشخانەکە پرسنەوە لە ڕاستیە ئێمە لەبەرەوەی کە لەبەر قەدەغی هاتوچۆ لەبەرەوەی هەموو کلینیکەکانی دەوروبەری سلەیمانی و ناو سلەیمانی داخراون و لەبەر ئەوەی کە نەخۆشخانە ئەهلەکانی هەمووی بە زۆری داخراون ئیشی زۆر ناکەن هەموو نەخۆشەکانی ژنان ناچار بوون کە بێن بۆ نەخۆشخانەی ئێمە سەردانی ئێمە بکەن بۆیە دووچاری زەختێکی زۆر بووینەتەوە لەم حەڤە ڕۆژە کە قەدەغی هاتوچۆ کراوە ئەتوانم بڵێم دەوری 600 مناڵ لەدایک بووە سەردانێکی زۆری ئاوتپیشنمان هەیە واتە و نەخۆشانەی کێن لە دەرەوە بۆ پرسیارێ بۆ ئستفساری یا ترسێکیان هەیە یا دڵڕاوکیان هەیە یانوێ دکتۆر بیان بینەیە گیر و گرفتێکی تەندروستیان هەیە ئەو عەدەدێکی زۆرە دەوری 3500 بۆ 600 نەخۆش لە ماوەی ئەم حەڤە ڕۆژە سەردانێکی کردوین باشەکەواتە ئەگەر کەسێک پێویستی بێرەوێت گرفتی بۆ دروست نابێت لەودێکی زۆرتان نەکەوتۆتە سەر لەوای ئەم چەند ڕۆژەیە خۆی لە ڕاستیە لەم زروف و بارودۆخە خۆتان نەزانن گەیشتن بە شتەکان زۆر گرانە یعنی ئێمە وامان کردووە نەخۆشخانەکە خۆشبەختانە دائیمەن هەمیشە بۆ حاڵەتی کتوپڕ کراوە بووە و ئێستش کراوە ینی واتە ئەو حاڵەتە کتوپڕانەی کە لە ناو ئەو ژنانەی کە لە ناو شاری سلەیمانی لە دەرەوەی شاری سلەیمانی ڕۆکەنە نەخۆشخانەکەمان هەر کاتێک بێشەو بێنیوە شەو بێ دەرگا کراوەیە بەنسبەت ئەو حاڵەتە ساردانەوەی کەن ئەوانیش ڕێوشێنێکی وامان بۆ داناون کە هیچ کەسێ مەغدور نەبێ و هەموو ژنێ حەقی خۆی وەربگرێ لێرە باشە ئامارەکەت لەبەردەستا بوو بریتی بوو لە سەردانیکردن و ژمارەی مناڵبوون و ئەمانە پێم خۆشە بۆ بینەرانی بخەیتە ڕوبەڕاستی بەڵێ ئاماژەیەکیشم پێەیە کە دەوری 3500 کەس سەردانی نەخۆشخانەی کردووەکو ئاوتپیشن ژمارەی مناڵبوون 673 کەس بووە مناڵبوون بە سروشتی 398 مناڵبوون بە نەشتەرگەری دەوری 200 بووە ئەمانە هەمووی سۆنەر عەدەدێکی زۆر دەوری 650 سۆنەرمان کردووە جگەلەوەی کە هەموو خەدەماتی ترمان و زۆربەی کارمەندەکانمان بە کارمەندە تەندروستیەکان و ئیداریەکانیان لە ناو نەخۆشخانە ڕۆژانە ئامادە بوون من لێرە و سپاسێکی زۆریانەکەم لە ئەرکومانوبوون و هیلاکیان لەم کاتەدا بەڵە سپاس دەکەم سپاس بۆ جەنابەت سپاس بۆ قسەکانت دیارە ڕێبی من میوانێکی ترم لەگەڵە کە کاگرۆف عەبدوڵڵایە بەڕێوەبەری کارگێڕی ئەم نەخۆشخانەیە بەوردی پرسیاری ئەوەی لێ دەکەم زانم لە ڕووی کارگێڕیەوە کە لە ماوەکانی ڕابردووە ئێرەیەکێک بۆ لەو نەخۆشخانەی کە گرفتی هەبوو دایمە قەرباڵخی لەسەر بۆ ئێستا لەم بارودۆخەیە بزانم ئەوان چۆن ئاسانکاری بۆ هاوڵاتیانەکەن چۆن واکەن کە قەرباڵخی دروست نەبێ بە سپاسەوە کاکە ڕۆف عەبدوڵڵا بەڕێوەبەری کارگێڕی نەخۆشخانەی مناڵبوون لە شاری سلێمانی میوانی ئێمە سڵاوتان لەبێ کاک ڕۆف سەرەتا بۆ پرسیارە با دەست پێ بکەم هیچ ڤایرۆسێکی کۆرۆنا هیچ نەخۆشیەک لێرە تۆمار کراوە یاخود نا لە لای ئێمەوەکو نەخۆشخانەی مناڵبوون هیچ شتێ تۆمار نەکراوە لە هەر بیداەتی ئیشەکەوە لەگەڵ دکتۆرە شلێرە و لەگەڵ سەرۆکی پەرستارانەکانمانە مەشروعێکماندا ناوە کە هەچ کەس بێت بۆ ئێرە ئەبێ دەستکێش و ماسکی پێبێت ئەنجا بێتە ژوورۆ بۆ بەشەکان
هیچ شتێکی کۆرۆنا لای ئێمە تۆمار نەکراوە. باشە بابەتی قەرەباڵخی و ستەرەی خەڵک چۆن چارەسەرەکرێ؟ زۆر بە ڕێکوپێکی ئیشەکانی تەرتیب کردووە چکە پێشوازیەکەی دکتۆرە ژووری فەحسی بردوۆتە پێشوازیەکە لەوێ سۆنەر و فەحس و هەموو ئیشە پزیشکیەکانی بۆ ئەکرێ ئەگەر یەکێک پێویست کا بە داخڵبوون یەتە ژوورەوانێ نەبوو لەوێ عیلاج وەرەگرێ وەڕاتەوە. باشە لەم بارودۆخەیە کە ئەوترێ لایەنە تەندروستەکان ڕێنماییمانەکرد دەنبانی پاکشکەرەوە بەکار بهێنرێت ئەمە زیاتر کراوە بڕێکی لە چاو ڕۆژەکانی پێشووترا بێگومان ئێرە بەریەکەوتنی زیاتری ئەبێت لە چاو کاتێکی ئاساییە. دەرمانی پاکشکرە و ڕشاننی خەستخانە ئێمە هەموو شەوێک لەگەڵ هەموو بەیانیەکە ئەو شوێنانە ئەڕشێنین کەوا خەڵکی لێبێت یا دانیشتەکەی پێشوازی یا قیسمەکانیکە. پاشەوە بەرنامەیەکتانە هێڵێکی گەرم دابنێن بۆی خەڵک یاخودە و کەسانی کە پێویستیان بە چارەسەر پرسیارێک هەیە پرسیار لە ئێوە بکەن هێڵەکە گەرمەکە کەیە چێتە بواری جێبەجێکردنەوەکەی بەکارە بێت. هێڵە گەرمەکە ئیشاءالله سبەینی خینە بواری جێبەجێکردنەوە بە ئێوە شوو بە هەموو ڕاگەیاندنەکانیش ئەڵێن کە ژمارەکەمان چەنە. چۆنە ڕێنمایی ئەو هێڵە گەرمە؟ ڕێنماییەکان ئەگەر نەخۆشێک لە ماڵەوە بێ پێویستی بۆ نمونە بە دکتۆرە شلێر بە دکتۆرێکی کە بێ لەباتی ئەوەی کە ئەم قەدەغی هاتچووە هەیە و ڕێگا و هێزەکانی پۆلیس و ئاسایش و تەفتیشەکان هەیە لێوە پەیوەندیەکا بۆ تەلەفۆنەوە هەش دکتۆرەیەکمان لێرە بێت لەسەر خەتەکە جوابێت تا ڕێنماییاتێ ئەگەر پێویست کا بە داخڵ بوون پێڵێ بێت داخڵ بێت لە نەخۆشخانە. بەڵێ سپاس دەکەم مادوونە بە لەشتان ساغ بێت دیارە پزیشک و کارمەندانی ئێرە یعنی ئەوەی جیاوازتر بێ لە هەندێک لە نەخۆشخانەکانەوەیە 24 سعات پێویستە لە کاردابن هەژ نەخۆشیەکەیەتی ئێرە پێویستە چارەسەری پێویستی بۆ بکرێ هەر ژنێکە وەکو لە پێشووترا باسم لێوەکرد حاڵەتێکی گەرمی هەبێ هیچ پێویست ناکات سەردانی نەخۆشخانە هەلەکان بکەوەکو دکتۆرە شلێر بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەی باسی لێوە کرد بە باشترین چارەسەر و بە شێوازێکی تەندروست لێرە ئەوەی کە پێویست بێ بۆ هاوڵاتیان و خزمەتگوزاری پێشکەش دەکرێت. زۆر سپاس بۆ هاوکارمان داسیار و میوانەکان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەسلێمانیەوە لەگەڵمان بوویت. بەڵێ دەچینە لای تەوەری دووەم بەرنامەکەمان لە تەوەری دووەم بەرنامەکەماندا باس لەوە دەکەین کە خۆشبەختانە ناو شاری سلێمانی ژمارەی چاکبووەکان هەمیشە داتاکان بەرز دەبنەوە. ئێتا و کێستە لە ناو شاری سلێمانی 85 کەس چاک بوونەتەوە لە توشبوانی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا. ئێستا تەنها 15 کەس لە نەخۆشخانەی شەید ئاسۆ لە ناو شاری سلێمانی ماوەکە توشبووی کۆرۆنان. ئەمە داتایشی گەورەیە بێگومان ماندووبوونێکی و ئەرکێکی گەورەی ئەو پزیشک و پسپۆڕانەیە کە بەردەوام لە ئەرێکدان بەردەوام کار دەکەن. بۆ مەبەستا میوانداری بەڕێز دکتۆر هادی محەممەد عەبدوڵڵامان کردووە کە بەرپرسی پزیشکی پسپۆری سەرپەرشتیارانی نەخۆشی کۆرۆنایە لە ناو شاری سلێمانی. دکتۆر ڕۆژ باش بەخێر بێن. هێندەی من بینیم بابەتێکی زۆر گەورەتان کردووە هاوڵاتیانی تر ینی دڵنەوایەک نین کە لە پابەتبوون و لە ڕێنماییەکان بە دوور بن، بەڵام ئەوەی کە ئەو چیرۆکەی کە من بە تایبەتی لە سۆشیال میدیا بیستم حەزەکەم لەسەر زمانی خۆت بێ کە نەخۆشێک بە پێدانی هەندێک دەرمان وەزئی باش نەبووە دوجار پلازماکەتان بۆ بەکارێناوە کێکەم جارە پلازما بەکاربێنە حەزەکەم چیرۆکە لەسەر زمانی خۆت گەێنێت. بەڵێ زۆر سپاس. ئێمە کۆمەڵی ڕێجیمان هەبوو بۆ عیلاج بۆ چارەسەری نەخۆشەکانمان لە سەرەتاوە هەر ئەو ڕێجیمانە بوو کە لە دنیا لە سەری ڕۆژین. ڕێجیم یەکەم کە هەبوو لە سەرەتاوە چین پشگیری ئەکرد و ئەوانش بەکارێنێنا عیلاجێک بوو پێوترە کالەترا دژە ئایدز بوو، بەڵام لەبەرەوەی هەندێک سیفاتی هاوبەش لە ناو کۆڕۆنا و ئایدزا بوو کالەترا زیاتر بەکاران پشتیان بە کالێترا بس. لای دوایی زیات بەڵگەکان چوونە سەر ئەوەی کە عیلاجی تر هەیە پێڵێن هایدرۆسی کلۆروکوین کە دژە مەلاریای ئەمە زیاد لە 6 ساڵە بەکارێ لە تاقیکردنەوەکانە لە تاقیەکانە تاقییان کردەوە کە سریان کرد ڤایرۆسەکە بەکارهێنان ئەم عیلاجە ناتوانێت گەشە بکە. بۆیە دلیلێکی زۆر چوە سەر ئەوەی کە ئەمە باشتر بێ ئەمە بەکاربێت لە دنیا زۆر چوونە سەر ئەمە. ئێمەش لێرە هەر لە سەرتاوە دەستیشمان بەمەکە لەگەڵە هەندێک نەخۆش کالێتراماندانە هەندێک نەخۆشە ممیاندانە هەندێک نەخۆشە بوو طبعاً استیجابیان زۆر باش بوو بەڕاستی یامان بە هەر کەسێ ڕۆشتە ماڵەوە لای دوای بەس یەک نەخۆشمان هەبوو کە 22 سێ بۆمان هات لە سەرتاوە بەس کۆکێکی هەبوو تاشی نەبوو یعنی 22 مان کە هات 22 سێ داخل بوو بەس کۆکێکی بەسیتێ بوو هایدرۆسی کلۆروکوینمان بۆ دانا لەگەڵ ئەزیترۆمایسینە کەمە ڕێجیمەکە لە هەموو دنیای ئێستا تا دقیقەی شەر بەکارێ ئیسیجابی باش نەبوو 23 24 25 وردە خراپ بوو تای زیای کرد تەنگە نەفەسی زیای کرد کۆکی زیای کرد هاتین ڕێجیمەکەی ترشمان خستە پاڵ کردمان بە دوو ڕێجیم بەیەکەوە هەرمووی بەیەکەوە کالەتراشمان بۆ دانا بەڵام ڕۆژ بە ڕۆژ سیرماکردن خۆشکی هیچ شابەی نییە بەڕاستی هەر خراپە بێ 26 مان خراپتر بوو 27 مان خراپتر بوو 28 مان 25 مان شەکی تەنوریمان بۆ کرد تۆ زیلتی هاویە بۆ زۆر کەم بوو بەڕاستی 28
ئەشعێکی تنووری ترمان بۆ کرد سیرمان کرد تاوە ئەسنگی هەرمووی گرتووە ینی لەسەر لەوە بوو بەرەوردە و لە بچێتە سەر جیهازی هەناسەدانی دەست کرد جیهازی تەنەفوسی ئێمەش بیرمان لەوە کردوکتم بۆ پلازمە بەکارێنی پلازمە لە ساڵی 1970 هەیە بۆ هەندێک نەخۆشی بەکارهاتەوە بۆ ئەنفلۆنزای ئیسپانی بەکارهاتەوە بۆ سوورێژە بەکارهاتەوە بۆ ملەخڕە بەکارهاتەوە بۆ ئیبۆلا بەکارهاتووە لە 2002-2003 بۆ سارس بەکارهاتووە تۆم بۆ بیر لەوە نەکەین و دلیلێکیش بوو لە سین لەسەر 15 نەخۆش تاقان کرد بۆ ئیسیفادەیەکی هەبوو بەس لە دنیا پشگیرێکی وای نەبوو هەر لە 28 FDA ئەمریکی کە ئەو ئیجازەی دەرمانەیە پشگیری کرد بەبێ ئەوی بەکاریان هێنابێ بە کۆڕۆنا خۆیان بەس لەبەر حاڵەتەکەی ئیمەرجێنسی حاڵەتەکەی تەواریە هەر عیلاجە بەس تەسەورکەن تۆزی ئیسفادەی هەیە FDA لەم ماوەیە یەکسەر بەبێ ئەوەی توێژنێ گەورەی لەسەر بێ پشگیری ئەکا بۆ بەکارهێنانی بەس بەبێ ئەوی خۆیان بەکاریشان هێنابێ لە زۆر بەس ئەوە نیم بزانام لە چەند وڵاتی زۆر کەم لەسەر چەند نەخۆشە تاقی کرابەوە ئێمە ژوتوان بۆ ئەمە نەهین نەخۆشمان هەبوو پێشتر چاک ببەوە لە ماڵەوە بوو تەلەفۆنمان بۆ کردمان شتێکی ئاوا هەیە پێویستمان بە خوێنی تۆی پلازماکە لێوەرگی ئەهین بە نەخۆشەکە هیلاکە بەرەو خراپی ئەڕۆ تەمەنی 46 ساڵیشانی گەنجە یەوە نییە وەفاتکە بەڕاستی بەس زەختیشی هەبوو هیچیشی نەبوو وتی بەسەر چاو یەکسەر هاتەوە بۆمان تەرتیب کرد خوێنەکەمان لێوەرگرت و حازرمان کرد پلازماکە ڕۆژی دوای ئەوە یامان بە نەخۆشەکە لە ماوەی 28 سعات عفو 48 سعات تا 6 سعات تاکەی نەماوردەوردە زۆر باش بوو هەناسەدانی کەم بۆ ئۆکسجینی بەرز بووە لە 3 ساعت لە 3 ڕۆژە تەواو تەبیعی بووە تقریبا 3 بۆ 5 ڕۆژ هیچ شتێکی نەما هەنی یەکێ لەو نەخۆشانەی کە دوێنێ بڵاوکلا کوتێ دەرەچی ئەو نەخۆشیە لەخوا بەزابی ئیسیجابێکی زۆر باشیە تا ئەم دەقەیەش ئێمە لەم وڵاتانی دەوروبەری سلێمانی یەکەم شوێنە کە دوو نەخۆش وەری گرتووە عنی لە عێراق کەس وەری نەگرتووە ئەو نێمەزام لە ئێران و لە وڵاتەکانی عەرەبیش و لە تورکیاش تا ئێستا وەرنەژیرا ئەم 3 ڕۆژەی داهاتوو تورکیا بەتەمایە دەست بێکە لە هەندستانیش حاڵی نەخۆشی دووەمە ئەوەی حاڵی نەخۆشی دوم دوای ئەوە یامانە چکە حاڵی نەخۆشی دوم ستونی ماکاتە لە ئێمە تقریبا 3-4 یامانە ئەوی زۆر باشە لە دوێنەوە ئیسیجابەی دەرکەوت حاڵی زۆر خراپ بوو ئەویان بگرێت لەوە یەکەمیش تقریبا خراپتر بوو باش ئێستا ئەوش حاڵی جێگیر بووە جێگیر نەبووە بەس زۆر باشە لە دوێنەوە زۆر ئیسیجابێکی زۆر باشیاوە ینی پێویستی بکاتە تقریبا لەوانەیە بڵم 14 بۆ 20 ڕۆژی ئەوێ تا مستەقر بنەوە کاتیان زۆرە بەس تەسیری پلازماکە تقریبا 5 ڕۆژی ئەوێ تا دەرەکەوێت نەخۆشیە بە 2 ڕۆژی استیجابەیە نەخۆشیە بە 7 ڕۆژ لانی استیجابەیە ینی دوێنێ سەیری هەندێ مەقالەی ترم کرد دوای نەخۆشە بۆ 12 ڕۆژی استیجابەیەوە ئەمە متماینێکی گەورەیە بۆ هاوڵاتیانەنی جێگەی دەستخۆشین جێگەی فەخرن لەوەی کە واز لە کەسێک ناهێنن بەداخەوەیانی لە هەندێک وڵات دەیبیستین کە دەڵێن تر نەخۆشیەکە هاتووە داتای مردنیان بەرزە بێتەوە بەڵام من هەر لە خۆمەوە کە ئەم چیرۆکانە بیستم زۆر شانازیتان پێوەکەم لەوەی کە واستان نەیەنا لە هاوڵاتێک چەند دەرمانتان پێ هەر ئیستیجابەی نەبوو بەڵام دواتر چوونە ئەم بابەتە و ژیانی و هاوڵاتی بێگومان وانی شانازێکی گەورەیە بوومان سە حاڵی نەخۆشەکانی دیکەمانەوە 15 نەخۆشی دیکە لە سلێمانیان ئەوان حاڵیان هەمویان باش هەر ئەو دانێ نەبێت پلازماکەی وەرگتۆ بەرەوش بەرەو جێگیر بوون هەمویان جێگیرن بەڵێ هەمویان حازرنانی بۆ ماڵەوە لەوانەیە لەم 2 ڕۆژی داهاتووە زۆربەی بڕاتەوە لەوانەیە نەخۆشە دوان بمێنێ واتە سەورەکەم لە چاودێری وردمان کەس هەیە نانە بەس ئەو نەخۆشە کە پلازماکەی وەرگتووانی ئەوی زۆر باشە لە چاودێری وردایە بەس هیچ جیازی لەسەر نییە هیچ هەر احتیاطی هەتا خۆشی هەوێتەوە ڕاچێ بۆ تەوالێتەوەوانە هەموو خۆیەکە یعنی ئەگەر لەوەی تۆ تێبگەین ئەگەر لەم 2-3 ڕۆژەی داهاتووە لە ناو پارێزگای سلێمانی حاڵەتی نوێی دیکە نەبێت تەسەورەکەم نەمانێ لەوانەیە بەزەو نەخۆشە بمێنە کە پلازماکەی وەرگرێت چکەوە پەلەی لێ ناکەێت چکە سنگی وێرانە بێ بە ئەشیعەش متابعیکەین یعنی خۆی طبیعیش بێتەوە بە ئەشیعە متابعیکەین تا ئەشیعەکە بە جوانی باشبوونەوەتی ڕوونیان ناینێرینەوە بۆی هیچ ڕوونیان لە ماڵۆ فریا هیچ نەکەوێت ئەمە مژدێکی گەورەیە تقریبا گە هیچ تۆمار نەکری حاڵەتی نوێ لەوانێ 3 ڕۆژی داهاتوو 4 ڕۆژی داهاتووی چیوامان نەمێنێ نەوەڵا زۆر باشە ئەی بە شوێکی گشتێسە ئەتوانی بڵێن سلێمانی لە چه حاڵێکدا لە کۆنتترۆل تا ئەم دقی سلێمانی کۆنتترۆلە هە لەسەر تاشە کۆنتترۆل بوو چکە ئێمە بەهۆی قەدەغی هاتوشەوە بەهۆی ڕنما تەندروستەکانەوە نەمانهێش وەزعی دروست بێ ئەوە نەخۆش بەسەرێکەوە داخل بە دەرەقەتی وەزعەکە نەیە ینی چەند داخلە بوو تقریبا ئەو نەشە ڕۆشتەوە نەمانێژەوە ڕووبە عنی ئەگەر بەجارێ 100 نەخۆش تەشخیص بکرێ و مشکلی دەرەخەنە بەس قەدەغی هاتوچۆ ڕێنمایی تەندروستیمانەوە لە ماڵەوە ئیسفایی هەبوو نەمانێش کەسەکان بەیەکەوە بێن وردە تەشخیص بوون ئەو کەسانی کە بۆ نمونە گەشتی دەروێ وڵاتیان نەبوو یان هەندێک حاڵەت دەرەکەوت کە لە ناو سلێمانیا کۆنتاکتیان لەگەڵ کەسی دیکە هەبووەکە کۆنتاکتیان لەگەڵ ئەوانەشان نەبووە لە کەرەنتینا نەبوون ئێستام حاڵەتانە نەماون یا ئەوەیە پشکنینەکان کەم بوونەتەوە پشکنینەکان هەر ئەکرێ بەعکسەوە پشکنینەکان زۆرە و ڕۆژ هەیە 300-400 دانەژەکرێ
هەفتەی داهاتوو لەوانێ زۆر زیاتریش پشکنینەکە چکە مختبەرێکی تازای ترێکرێتەوە تەوزیع بێ شەکان تەوزیع بێ بەشێکان بۆ ئەچێ بۆ مختبەرە بەشێکی حسەکانی چێتەوە سەرچنار بۆی لۆدی لەسەر نەبێ نەخێر حاڵەتی نوێی لەوە تۆمار نەکراوە کە بەس خۆی گربێتی کەس نەزانێت چیە یعنی دوێنە و پێرەیەکی یەک دانە تۆمارکراوە ئەوی شەموو بەرکەوتی ناو تەعزیەکان بوون لە تەعزیەکانە وەریان گرتووە لە ناو سلێمانی مەبەست چەمچەماڵ لە تەعزیەکەی چەمچەماڵە ئەوانی ئاگدار بن تەعزیەکەی چەمچەماڵە بڵێ باش ئێستا لە ناو سلێمانی ئەگەر ینی لەوانێت تۆزە قورس بێ ئەم پرسیارە کە بڵێن چەند ڕۆژی داهاتوو چۆ ڕوو ئەدا چونکە ئەمە بابەتێکە لەوانێ پشکنینەکان ئەو بابەتێکاتەوە بەڵام بە شوێکی گشتی ئەگەر لەم ڕیتمە بەردەوام بین چی ڕۆدا لە سلێمانی تقریباً 3-4 ڕۆژە نەخۆشی سلێمانیمان هەر نییە هەری دەروی سلێمانی بۆ زۆر باشە تا ئێستا ئەنی ڕۆژەیە 200 نەخۆش سوابی لێ وەریژێ لە علی ناجەمونی نەگەتفە هەر خەڵکی سلێمانیش زۆر باشۆ تا ئێستا ئەی ئەو ڕووپێویە کە پێشووتر کردان لە ناو بازار و هەندێک خەڵکی دیکەتانەگا بە شوێکی ڕاندۆمی بە شوێکی عشوایی بوو ئەو ڕووپێوە بەردەوامە بێ ئەو ڕووپێوە ئێستا نایکەین ینی عشوایی بەس شوێنەکان دەستنیشانەکەین یعنی بۆ نمونە جاری وای چەند خەستخانەی دیارەکەین چین لێ وەرەگرین لەوانەیە هەفتەی داهاتوو هەرچی ئەوەی لەسەر جادە بێ هێزەکانی ناوخۆ و ئاسایش و پۆلیس و بڵین هاتوچۆ لە هەمویان وەرگیرێ ئەوە تەوزیعیەکەین هەندێک شوێن هەیە قەرەباڵغا چین لە شوێنە ڕاندەملی لە هەمووی وەرەگرین ئەمە لە هەفتەی داهاتوو لەوانێ دەست بەمەکەیت کە مختبەر تازەکە کرایەوە ئەی ئەو حاڵەتانەی ئەگەر ینی بەم شێوە بەردەوام بێت و حاڵەتی نەگاتیفمان هەر بەردەوام بێت سلێمانی ئەتوانین وردە بڵین بگەڕێنەوە سەر ژیانی ئاسایی تەسەورەکەم لە دوای مانگی پێنجەوە ئەو قەرارە بدرێ بگەڕێتە سەر ژیانی ئاسایی مانگی چواریش هێشتا قوتوڕەمان لەسەر چکە لە شارەکانی عێراق زۆرە یعنی بۆ نمونە تا لە هەولێر زۆر بە سلێمانی هەر ڕسکە ینی احتیمالی هەر بگوازرێتەوە ئەگەر بە حاڵەتی ئێستا کە بۆ نمونە ئەوەی کە هاتوچۆ لە نێوان پارێزگاکانان نییە بەم شێوە بەردەوام بێت و ناو سلێمانی کۆنتترۆل بێ وردەوردە ناتوانانی شیان ئاسایی بکەیتەوە طبیعیە سەیریکە مەسەلەی هاتوچۆ ئەبێ ڕێساویاسایەکی هەر هەبێ نابێ وەکو جاران بڕوا بڕێەوە یعنی بێ قەرباڵغی هەر کەمتری قەرباڵغی دروست بێت تا قەرباڵغی دروست خۆی هەمووی قسە لەسەرەوە کاکە ئەو ژیانە ئاسایی پێشووتر هەنگاو بە هەنگاوێ بگەڕێنەوە چاوەڕێ ماوەیەکی زۆر بین بەڵام وردە بۆ نمونە ئەم مەسلەی قەدەغی هاتوچۆ نەمێت فەرمانگەکان بکرێتەوە هەنگاو بە هەنگاو خوێندنگاکان بکرێنەوە تەسەورەکەم بکرێتەوە بەس زۆر لەسەر خۆ بێ یعنی داوامی دایرەکان لەوانەیە نتوانانی وەکو جاران بێت تا ئەم دقێت تا مانگی چواریش بەڕێی من باش وایە وانە بێ یعنی لەوانەیە بەتەناوە بێ ڕۆژە ڕۆژێک بێ لە 6 ساعتەوە بێ بە 4 ساعت بینینی مراجع لە ببێ بە 9 ساعت جارێ یەک دانە بێتە ژوورەوە بێ ئاوا بێ یعنی کۆنتترۆل نەکرێ کاگڕێبین بڵاو بێتەوە یەک کەس هەیە بێ لەوانەی خەڵکی تر بگرێ بۆیە بێ زۆر زۆریابین لێمان تێک نەچێت تا ئێستا زۆر باشێ ناوێتی سلێمانی زۆر باشێ ناوێتی باشە ئەو چارەسەری پلازمایی کە باست کرد کردوتانە بە وینێکی خۆتان ینی پرۆژەیەکی خۆتان بەردەوام بۆ نەخۆشەکانی دیکەشی بەکارێنن تا هەر نەخۆشی هیلاک بێمەوەی بەکارێنی ئەو نەخۆشیشی ئێستا چاک بۆتەوە وعدم لێ وەرگتەوە دوای 10 ڕۆژ 15 ڕۆژ خوێنی وەرگری حازێکم بۆ نەخۆشێکی تر ینی بەردەوام ئەم بابەتە بەڵێ ئێمە ئێستا هەموو دنیا و خەریکەیە دەسەرەوە دوێنە کەنەدا پرۆژەکەی ڕاگەاند و 1000 نەخۆشتیا بەشدارە 40 خەستخانەتەیە بەشدارە لە 3 ڕۆژی داهاتوە دەست بێت کە تا سەکەنەدا نەیاوە بە هیچ کەس پرۆژێکی زۆر گەورەیە 1000 نەخۆشتیا بەشدارە 2 ڕۆژ داهاتوو دەست بێت بەریتانی هەفتەی داهاتوو لەوانەیە دەست بێت کە تا ئەساویش دەستی پێ نەکردووە ئین هندستان تا ئێستا دەستی پێ نەکردووە حاڵەتێکی دڵنەواییە بڵێن ئیتر کەیسی مردن ینی خۆشبەختانەوەی کە کەیسی مردن هەبووە لەوانەیە هەندێکیان هەیە هەر ناتوەتە لای ئێوە مردبن یان نەخۆشیەکانی دیکە بۆ زیاتر کاریگەریان نەبووە بەس ئەمە دڵخۆشکەرەیە کە کەیسی مردنمان نابێت لە ناو سلێمانی بۆ پلازما بەکارێنی دڵخۆشکەرەیە تقریبا ئومێدێکە بۆ داهاتووی ئەم نەخۆشە بەڵام بە هیچ شێوەیە کەس ناتوانێت بڵێ ئەمە نەخۆش لە مردن ڕزگارەکە ئەنی کەس نێتی ئەوەی نەبێ بڵێ نەخۆشەم و پلازمامەیەنە چاگە بێتەوە پلازماکەش بە مجموعی علاجەکانی تر لاوانێ کاریگەرەکەی باشتر بێ ینی کەس ناتوانێت پشت بە پلازما بەسێت تا علاجەکانی تر بەکارنێنێ ینی چارەسەرێکی بنەڕەتیش نانە بە هیچ شێوەیەک نەوەڵڵا باشە چه هاوکارێکتان کردو بۆ ئەوەی کە لە شار و شارۆچکەکانی دیکەی باشووری کوردستان تەنانەت عێراقیش ئەم چارەسەرە بەکاربهێنرێت ئێمە ئەو حاڵەتی کە هەمان بوو یەکەم حاڵەت کە لە سلێمانیامانێ لە بڵاو بووە لە تۆڕ کۆمەڵەکان زۆر بڵاو بووە زۆربەی دکتۆرەکانی جنوب هەمووی بەنامە لای دوای بۆ هاتەوە بە سکرینشۆت هەموو کۆمنتەکانی بۆ هاتەوە زۆربەی دکتۆرەکان داوای لە وەزارەتی تەندروستی عێراقیکەن کە بچێتە پرۆتۆکۆڵ بچێتە گایدلاینەوە بەکار بێ بەس تا ئێستا بەڕاستی هیچ دەنگیان نییە عنی تۆزە هەزەکەم عێراق بەعام یعنی مەبەستمەوە نییە بەس ئەم شار و ئەو شار هەموو عێراق بەعام لە پرۆتۆکۆڵی عیلاجە تۆزە لە دواوەیە یعنی سەرکی دوای
20 ڕۆژ لە هەموو دنیا جاسەرکی گایدلانێکی دانا ئەڵەمە عیلاجانە بەکاربێنە. ئای هەزەکەم لە پلازماکەش لەوانەیە وای لێبێ بەڵام بەڕاستی ئمە چاوەڕێمان نەکە سلێمانی خۆمان دەست پێشخەریمان کردو. یعنی ئەوە پشت بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی عێراقی نابەستن ڕاستەوخۆ خۆتان سەری گایدلاینی WHO جیهانی ئەکەن و ڕاستەوخۆ تەنانەت WHO شاسە باسی نەکردووە باسی نەکردو بەس ئێمە لەگە کە کاکتۆر سەباح هەمنا قەشەمان کرد قەرارمان نابیین بەڕاستی لەبەرەوەی حل نەبوو ینی بۆ ئەم نەخۆشە بەرەو هیلاکی بڕە بۆ لەسەر پلازمایە پکەیتەوە خۆ پلازماوە خەتەر نییە ڕۆژی 1000 کەس لە سلێمانی بۆ نەخۆشی تر وەریەگرێ هەر لەو خەسخانەی هیوا بڕۆ پڕا لە پلازما ئەیەم بە نەخۆشی تر بۆشتی تر بۆ لەسەر ئەمە پکەی بکەوێ ینی بە تایبەتی کە FDA ئەمریکی پشگیری ئەکا عنی شتێکی ناعلمی نییە FDA ئەمریکی پشگیریەکە لە سنیاویانە ئەسنیانە بەچەند نەخۆشە کە لەسەر جیهازی تەنەفوسی بۆ چاک بۆتەوە هەساوەتەوە بۆ ئێمە ئەمە ڕاگری ئەمە کراوە بە پرۆگرامێک بۆ ئەگەر بەلانی کەمۆلام و عێراقیشانە بێت لە ناو باشووری کوردستان ئەم چارەسەرە بەکاربێنرێت لە سلێمانی ئێمە بەکاریێنین بەس بەڕاستی بۆ شارەکانی تر نازانم ئاگام لێ نییە ئێمە لە کاکتۆر سەباح زۆر سوپاسیەکەین لە ڕووی عیلمی و دەستی نەگرتووی ئەڵێ ئەوەی خۆتانە ئێوە چی ئەکەن بەس عیلمی بێ ئەی ئامادەی هاوکاریتان هەیە بۆ شوێنانەی دیکە ئارەوەڵا هیچ کێشەمانی ئامادەین و من گایلانی سلێمانیم داناوە هەمووی گایلانی سلێمانیم دانا سلێمانی لەسەر چی ڕوام دێر بە دێردام ناو بڵاو کردێتەوە لە ئەنتەرنێت و لە فەیسبوک و هەتا عەرەبەکان داوایان کردو بۆ ئەوانیش مناردەوە توانە ئەتیادی ئێمە بیبین بڵاویکەینەوە نردومە بۆ هەر هەمووی ئێمە لە سلێمانی لەسەر ئەماڕێ زوو ئەبدەیتیشی ئەەکەینەوە بە پێی گۆڕانکاری بە پێی وەزعەکە و بە پێی توانای خۆمان ئەبدەیتی ئەەکەینەوە بوونەتە سەر چاوە بۆ چەند شوێنی دیکەیکە ئەم چارەسەرانتان چارەسەرەکان عیلاجەکانەوە هەر عالەمین پلازماکە ئێمە دامان ناوە تا ئێستا نازام لە عێراقم حاولە بکرێت لەسەرەوەی ئێمە یاننا بەڵام ئێمە گایدانی خۆمان بڵاوکەینەوە ئێمە لەسەر ئەمە ئەڕۆین تر نازام لە شارەکانی تر کە ئەچن ئەتوانن ئەمە بکەن یاننا ئیدارەی تەندروستی و شارە ڕازی ئەبێ لەسەر ئەمە یانە چکا بێ نەخۆشکە ڕازی بێ نەخۆشکە موافقەکە خۆی ئاگدار بێ بۆی شەرحکەی خوێنەکەی ئەو خوێنەی کە وەریگری بە تاو فەحسکرا بێ میکرۆبیتیانە بێن ئیلتیهابی تریتیانە بێ لەناو پلازماکە بێت تۆ فەحسی ڤایرۆسکۆ بۆ کردبێتەوە کۆڕۆنای نەما بێ تۆزێ قورسە عنی لاوانەی خەڵک بترسێ هەندێک باش ئەوەی کە زۆر قساکرێت دکتۆر تاوەکو ئێستا لێراڵێن ئەو ڤایرۆسی کۆرۆنایە لای خۆمان ئەو هینە نیانی زۆر کاریگەریە بەهێزەکەی نییە لەسەر تەندروستیمان هەندێک باسییان لە جۆرە کوتانێک دەکردان و ئەوە کاریگەریەیە دوێنێ شتێکی دیکەش بڵاو بۆیەوە کە دەڵێن ئێمە خوێی یۆد بەکاردێنین ئەوش کاریگەری هێمانە تا چەند زانستی کاگرێمین نەخۆشیەکە تازەیە خۆی هەمووی دوومانگ سێمانێک کە ئەبێ هەیە دوو ماکسیمان کەمە بۆ ئەوی ڤایرۆسکە گۆڕانێکی ئەوە سرعتی بەسەرا بێ ئیە لە جیاواز بێ لە ئەوروپا من تەسەوری ئەمە ناکەم من لەگەڵ جەماعەتی ئەوانەی کە خەبیرن لە باری ڤایرۆسە قسەشم کردو ئەڵەن زۆر بۆی ڤایرۆسە گۆڕانکاری بەسەرا بێ ئێمە مشکلەکەی ئێمە ئەوەیە کە خۆشبەختیەوە ڕاستی عەدەدمان کەمە عەدەدی نەخۆشکەمە عنی عەدەد تا زۆر بێ نەخۆشی هیلاکی زیاتر تێکەوێت تا زیاتر بڵاو بێتەوە مشکلەمە زیاتر بۆ دروست بێ عەدەدی نەخۆشی هیلاک زیاتر دروست بێ نەخۆشمان زیاتر بۆ دروست بێ پێویستی بە چاودێری وردە و پێویستی بە جیازی هەناسەدانی دەستکردا ئای تۆ لە کوێ 100,000 نەخۆشە بێ لە کوێ 100 نەخۆشە هەبێ عنی فەرقەکە زۆرە طبعا 100,000 هەبێ 5,000 هیلاکی تێکەوێ 10,000 هیلاکی تێکەوێ ئێمە 100 نەخۆشمان هەبووە دوانی هیلاکی بووە سیان وفاتیان کردووە هەر ئەوەی تێکەوێ ئەگەر ئەوەی مناعی ئێمە جیاوازە و کوتانی نازانمەڵە کوتانی BCG ئەمەی بۆ دژەستی لە کراوە مەفعول تەسیری هەیە تا ئێستا وازەح نیە بەڕاستی تا ئێستا هیچ دلیلێکی بەقەوت لەسەر ئەم قسانە نییە عنی بڵێ ئێمە لەبەرەوەی خۆمان کوتاوە بۆ سیل بە مناڵی لە ساڵی 60ەکانەوە لێرە هەیە 50 و 60ەکانەوە هەیە ئەمە تەسیری هەیە بەڕاستی معلوماتێکی دقیقی لەسەر ئەمەنیە بەزەوە توێژینەوەیە 4,000 نەخۆش لە سین لە سوورا لە دەستیان پێکرێت 4,000 نەخۆش لە بەحسەکە متابعەکەن بزانن بە چە مانگی پێچە تا نەتیجە دەرەچێت بزان ئەمە وایە یاننا چکە حاڵەتەکە حاڵەتی تەواریە هەر جەماعەتی ڕازە بێت توێژینەوەیەکە بەحسی ئەکا یەکی ئەڵێ زینگ باشە ئەڵێ فۆلیک ئەسید باشە یەکی ئەڵێ نازەم ئایڤێرمێکتین باشە یەکی ئەڵێ ڤیتامین دی باشە ئەم بابەتی خوێی یۆدا ئەم بابەتی خوێی یۆدا بەڕاستی هیچ شتێکم لەسەر نەبیستە بڵم عیلمیە نازانم ئەنی بە شوەیەکی گشتی ینی من بە کورتێکی ئەو نامەیە بگەێنم کە لە شوێنە فەرمیەکان و لایەنە فەرمیەکانی وەکو بەڕێستان دەبێت خەڵک بڕوا بە هەندێک بابەتی دیکە هەیە نەیکات ینی هەندێک قسەڵێک هەیە لابەلا قسەکەن چیەکەن ئەمانە نەبێتە کاریگەریەک بۆ ئەو بابەتە دکتۆر بابەتێکی دیکە کە زۆر کەس قسەی لەسەر دەکەن دەڵێن ئەم نەخۆشیە کاریگەریەکی ئەو تۆی لەسەر گەنجان و منداڵ نییە زیاتر کەسانی بەتەمەنی ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە بابەتەکە وایە گەنجوکان و منداڵ نەترسن لەم بابەتە هەر هەموو کەس ئەیگرێ و هەر هەموو کەسی جێگەی مەترسیە بەڵام بە ڕێژە کەوتووە یعنی گەنجی ژەکوژە لە ئیتاڵە گەنجێکی زۆری کوشتە
ئەوەنە بەس دکتۆر بەس دکتۆری کشتۆ بەشێکی زۆریان گەنج بوون بەڵام زیاتر تەسیری لەسەر بە تەمەنە هەروەک هەموو نەخۆشێکی ترانی هەر هاوکردنی ئەتیادی هەر ئینفلۆنزای ئەتیادی طبعا تەسیری زیاتر لەسەر پیر هەیە لەسەرێکی نەخۆشی دڵی هەبێ شەکرەی هەبێ گورچیلی مشکلی هەبێ جگەری مشکلی هەبێ نەخۆشی درێژخانی سیەکانی هەبێ زیاتر تەسیری هەر لەسەر ئەوە ئەمە واضحە بۆ کۆڕۆناژم قسەی هەر ڕاستە بەڵام گەنجی ژەکوژێ مناڵی ژەکوژێ بەس کەمترە بە تایبەتی لە خوار 20 ساڵەوە زۆر ئەو نێ بڵێ مەترسینە نامەترسی هەیە بۆ هەموو کەس زۆر کاتمان نەماوە دواوتەی خۆت ئەگەر ڕووکەیتە هاوڵاتیان چ داواکەت هەیە لە خەڵکی پارێزگای سلێمانی بە تایبەت کە ئێوە ناوەندی چارەسەرەکەتان لێرەیە پەیوەندیتان بێرەوە هەیە داواکاری ئێمە ئەوەیە تا ئێستا سلێمانی لە چاو شارەکانی عێراقا زۆر باشێ ناوێتی یعنی با هەمومان هەوڵ بین هاوڵاتیان و هەم حکوومەتیش هەوڵ بین لێمان تێک نەچێت تا بۆمانەکرێ قەرباڵغی دروست نەکەین من لەگەڵ ئەوان وردە خەڵک دەستکاتەوە بە شکاری خۆی چکە خەڵکی زۆر هەیە معیشەتی ڕۆژانەی لەسەر ئیشی ڕۆژانەیە بەڕاستی ئێمە ئەبێ چاوێکمان لەوانە بێ بۆی مشکلیان بۆ دروست نەبێ ئەبێ هەوڵ بین کەمتر قەڵباڵغی دروستکەین کەمترین تێکەڵبوون و کۆنتاکە دروستکەین تا بۆمانەکرێت بۆی وردە بتوانین زاڵ بین بەسەریا من تەسەورەکەم لە دوایەکی پێنجەوە وەزعەکە زۆر باشتریش بێ هیچ نەبێ ئەم بیست ڕۆژە خۆمان بگرین تا بگومان بە هەوڵ و ماندووبوونی ئێوە جێگەی شانازین زۆر سپاس هەر لە ئێوە لە کارمەندانی تەندروستی لە هێزەکانی ناوخۆ خزمەت گوزاریەکان نامێناوی هەمویان بێنم بۆی کە گرفتمان بۆ نووسە جێگەی شانازین فەختێکی گەورەتان بۆ خۆتان و بۆ شارەکەتان و بۆ باشووری کوردستان و هەموو کورد تۆمار کرد زۆر سپاس دکتۆر هادی محەممەد عەبدوڵڵا بەرپرسی پزیشکی پسپۆری سەرپەرشتیاری نەخۆشی کۆرۆنا لەناو شاری سلێمانی زۆر سپاس بەنامە لەگەڵمانە بووی ماندوو نەبوون جێگەی شانازین دووبارەیەکەم و پێزانیمان هەیە بۆ ماندووبوونتان لە شان ساردە زۆر سپاس دەچینە هەولێر لە هەولێر دەچینە لای تەوەرێکی دیکەی بەرنامەکەمان قسە دەکەین لەسەر ئەوەی کە ئەو کاتانەی کە منداڵ لە ماڵەوە دەمێنێتەوە چۆن کاتەکانی ژیانی بەسەر ببات هێلی نیاسیرمان لەگەڵایە کە توێژەری کۆمەڵایەتیە هێلی خان ڕۆژ باش لەبەرەوەی کاتی بەرنامەکەم هێندە نەماوە من ڕاستەخۆ بچمە سەر و پرسیارەی کە ئێمە چی بکەین لەم کاتەیە زۆر سپاس ئەنەم کاتەیە مناڵەکانمان ینی لە ماڵەوە دەمێننەوە کۆمەڵێک بابەتیان پێ بکەین ئەوەی کە بابەتی زانستی بن و ئەوە نەبن کە بە تەواوی دەستیان لێ شل بکەین بە ئارزوی خۆیان بخەون بە ئارزوی خۆیان یاری بکەن بە ئارزوی خۆیان لەسەر ئایپاد و مۆبایل بن و هەمان کای شەفشارێکیان لەسەر دروست نەکەین بۆ ئەوەی کە تووشی بێتاقەتی و خەمۆکی ببن. بەڵێ ئەو کاتتان باش ڕێز و سڵاو بۆ بینەران و بیسەرانی گەلی کوردستان هەیە ئێمە لە ماوەی کەرنتینە دەتوانین کاتەکانی منداڵانمان ڕێک بخێنەوە یەکەم شت کە من دەمەوێت باسی لەسەر بکەم ئێمە وەکو دایکان و باوکان وەکو منداڵەکان وا تێبگەێنین کە ئەمە وەکو گەشتێکی خێزانی وایە ئێمە چۆن ئەم گەشتە بەیەکەوە دەبین کە چەندین ساڵە لەوانەیە زۆر جار حەزمان کردی بەیەکەوە گەشتێک بکەین لەبەر مەشغوڵیەت و زروفەت ڕێک نەکەوتووە ئێستا ئەمە وەکو گەشتێک ببینین من منداڵەکانی خۆم وا تێگەیاندو ئەمە گەشتێکی خێزانیە 20 ڕۆژی بیدایات بوو بەڵام بەرەبەرە کە باز دەکەن لەبەرچێ من ئەو هاتیان دەگەرم کە ئەوە خۆشترە ئەمە گەشتەکەمان بەیەکەوەیە چەند لەمێژە بابە لەگەڵمان نەبووە من لەگەڵتان نەبوویمە ئێستا پێکەوە ئەوەی ئەکتیڤیتی چالاکیەکانمان دەکەین یەکێک لە خاڵەکانی دیکە دەتوانین کاتەکان وەکو خۆیان بی مەبەستم لەوەی ئەوەیە خەوی منداڵان تێک نەچی بە تایبەتی خەوی منداڵ وا دەکاتن کاریگەری لەسەر ڕۆژانی پاش ئەو کەرنتینەیە دەبێت کە بۆ نمونە قوتابخانە دەکرێتەوە یان باخچەی ساوایان دەکرێتەوە ئەمە وانە کاتن تەسیرێکی وان لێ بکە هەرچەندە تەسەوڕ دەکەم لە زۆربەی ماڵەکان کاتەکانمان تەقریبەن پاشە و پێشی پێکرایە ئێمە دەتوانین ئەوەی ڕێک بێخین لە سەریتەرە و کۆنتترۆلی ئێمەدای وەکو دایکان و باوکان دەمێ باسی ئەوە بکەم ئەرچی ئێمە دایک و باوک هەرچەندە کە باز دەکرا لە زمانی کۆن ئەرکی دایک و باوکان زەحمەت بوو من وای دەبینم ئەرکی دایک و باوکی ئێستا زەحمەترە ئێمە وەکو گەنج ڕاستە پێشتر ژمارە منداڵەکان زیاتر بوو لە خێزانەکان بەڵام پەروەردەکە ئاسانتر بوو بە حکومی ئەوەی تەکنەلۆژیا و ئەو هەموو تەتەوڕاتە نەهات بۆ ڕاستەخۆ نەهاتوە ناو ماڵەکانمان ئێستا کە من دەبی وا سیر بکەم بۆ نمونە زۆر جار بە منداڵەکانی خۆم دەڵێم ئێمە بادابنین مۆبایل هێشتان نییە ئەو کاتەی چۆن بەسەر دەبین هێشتان ئینتەرنێت نییە یعنی وا تێی بگەێنی کە هەموو شتێک هەر مۆبایل و ئایپادەکەنی ڕاست ئەوش زۆرورە و پێویستە منداڵش لەوانەیە لەو کاتەی نەحەقی نەبی کە دایکی دەبینی باوکی دەبینیتن مۆبایلەکەی لە دەستە و زۆر مەشغوڵە بەڵام دەگەڕێتەوە سەر دایک و باوکەکە بتوانانی بە تەواوی کۆنتترۆل بکاتن بە پێی کاتەکە ڕێکی بخاتن کە هەموو کات مۆبایل نەبی کاتی مۆبایل هەموما پێکۆ مۆبایلە ئێستا کاتی یاریە هەم ئەم ئایپاد و مۆبایل و تەکنەلۆژیای سوودێکی تری هەیە من وەکو دایکێک دەتوانم زۆر سوودی لێ ببینم
هەم لە یوتوب لە گۆگل سێرچێک بکەم و چەندین بەرنامەی ڕۆژانە و نەشاتاتی چالاکی تێدا ئەکتیڤیتیە کە ئەو منداڵەوا دەکاتن یعنی کاتەشی زۆر خۆش دەگە داک و بابی بەسەر باتن من یەک لەوە شتانەیە کە زۆر لەو ماوەیە سوودم لێ وەرگرتووە هەموو دایکان دەتوان سوودی لێ وەربگرن کە ئەو شتێ ئەتوو بە دوای دەگەڕێ نازانی ئەوڕۆ یاریەکیان لەگەڵ بکەیت تەنها تەمەنی منداڵەکەت و نەوعەتی یاریەکە بنووسە مەسەلەن هزریت دەوێتن یان جەستەی بی یاریەکان کە لە گۆگل سێرچەکت کرد لە یوتوب سێرچ کرد بە سەوت و سۆڕە و ڤیدیۆ بۆ دادەنرێ ئەوە زۆر خۆشە دەتوانین نەفسیشت دووبارە بکەوە تەکنەلۆژیا دەریایەکە یعنی تو دەتوانیت چەندەی سوودی دیکەی لێ وەرگری یەک لە نقاتەکانی تر دەمەوێت باسی بکەم چۆن ئەو منداڵە کە پێشتر ئەو یاریانەی هەبووە لە ماڵەوە چۆن ئێستا بتوانین داهێنانی تێدا بکە مەسەلەن بۆ نمونە میکانۆکە تو دەینی دادەنێ ئەو ئەنواع بیرۆکە و ئەفکاری خۆی هەیە ئەو منداڵە بۆ نمونە ئەگەر یاریە بەسیتەکانی خۆی ئەگە ئەو هاانە بێت چۆن دەبوو ڕۆژانە تۆ لەگەڵ منداڵەکەت قسە کە بیری بهێنەوە کە داهێناتیە ئەو منداڵە چۆن خەیاڵ بکاتن بۆ ئەوەش پێویستمان بەوەیە هەموو شەوان پێش خەوتن نی سعات لەگەڵ یان بە ئەگەر دەریا شێوەی ئەو هاانە بێت چۆن دەبوو ئاسمان شێوەی وانە بێت چۆن دەبوو ئەو منداڵە دنیایەک خەیاڵ و بیرۆکەی قۆڵی لۆ دێتن بیرکردنەوەی خەریکێک لە بابەتەکانی دیکە کە باسی بکەین ئێستا ئەم کاتی کەرەنتینە و کە لە ماڵەوەین کاتی خوێندنە ینی وەرزی خوێندنە ئێستا هەندێک کەسێ ترسیەوەیان هەیە کە خوێندنەکەیان لە دەست دەبچێ یان هەندێکی دیکە هەیە لەگەڵ مامۆستاکانیان کۆنتاکتیان هەیە وانیان بۆ دەنێرن یا هەندێکی دیکە بە شێوەی ئۆنلاین وانە دەخوێنرێت پێویستە لەم کاتی کەرەنتینە منداڵان یا خوێندکاران باش کاتێکیشدا بنێن بۆ سعیکردن ئەمە نابێتە هۆی بێزاریان نابێت هۆی دروستبوونی خەمۆکیان یا تەنها لە ماڵەوە کیفایەتە هەندێک یاری بکەن و کاتەکانیان بەسەر بن پێویست ناکە فشاریان لەسەر دروستکەین کاک ڕێبین بمانێ و نەمانەوێت ئەو کەرەنتینەیە تەسیری لەسەر گەورەکان کردووە ئەو داک و بابە کە تەسیری لێ دەکرێت ڕاستەخۆ بڵێنە لەلایانی دەرونیەوە تەسیر لەسەر منداڵەکەش دەکات ئێمە وەکو دایک و باوک ئەرکمانسیات ئەو منداڵانە دەتوانین لە خوێندندا نەبڕن بە شێوازێکی زۆر سادە من دەتوانم باسی بکەم ئێمە کە زۆری نەمادایەکان و باوکان ڤایبەرمان هەیە وەتسئەپمان هەیە ئێمە دەتوانین گروپێک دروست بکەین دایکان باوکان پێکەوە لە هەر پۆلۆ گروپێکی ڤایبەرمان هەبێ ئەو منداڵانە کە بێزارن زۆر جار دەتوان لەگەڵ هاوڕەکانیان قسە بکەن شتی خۆش بجێڕنەوە ئەو ڕۆژانە لەبیرتە لە مەکتەب ئەو شتەمان کرد ئەوەمان کرد ئەوە یەک لە ئەوانێک کە تووشی خەمۆچی نەبیتن من خۆم وام کردووە و کاریگەرێکی باشی هەیە حتمما بە هاوکاری قوتابخانەکە دەکرێت و ئیداری قوتابخانەکە دەکرێت باش ئەی کاتەکانی خەڵک چۆن ڕێک بکرێت خان ئەو بابەتە زۆر گرنگە ئێستا تەلەفۆنم لەگەڵیان کرد بەڵێ ببوورە کاتەکانی خەڵک چۆن ڕێک بخرێت ینی منداڵێک توانیم لەگەڵ ئیدارە قسە بکەم بەڵێ لەگەڵ ئیدارە قسەمان کرد و بەڵێ شتی زۆر باشتر ئەوە تێدا هاتە ئەنجام هەر دایکێک لە ڕێگەی خۆی دەتوانێت بکە بە نسبەت کاتەکانی خەو باسم کرد کاتی خەوی منداڵ کاریگەری زۆر هەیە لە ڕووی دەرونیەوە منداڵ 9 هەتا 10 شەو دەبی لە خەودابێ تەسەوڕ دەکەم ئێستا کە ئەو جەدوەلە وەکو خۆی ناڕوە کاتی خەوەکانی منداڵە بەڵام ئەو منداڵە دەبی بەلایانی کەم و تێبگەندرێ خەو ئیسیفادەی چیە لە بەرچە زوو بخەوی لە بەرچە زوو هەستین منداڵ کە ئەوە چووە مێشتی و یعنی بە شێوەی وا ئەتو تێت گەیان ئەتوان بەخۆی قەنەعەتی پێدێتن ئەرچی دایکەکەی باوکەکەی کە قەنەعەتی پێ بهێنێتن تو هەتا بەیانی برێ لە لایانی تەندروستیەوەوە ئەو ئەگەر قەنەعەتی پێنێ ینی باش ئەم هونەری قەنەعەت پێکردنەمان پێ بڵێ هێلین خان هونەری قەنەعەت پێکردنەکە زۆر گرنگە بەڵێ دەتوانی لە ڕێگە یوتیوبەوە من وام کردووە چەند فیلمێک یان چەند کورتە ڤیدیۆیەکێکە لەسەر ئەو کاتانەی منداڵ ناخەویتن بۆ بەیانی چەند بێتاقەتە چەندە بێخوڵقا بەس ئەوەی پێ پیشان دێ بە ڕێی من کافیە نەک بچین توێژینەوەی تەندروستی و کۆمەڵک زانیاری پێنیشان بدەین کە ئەوە ئەتمەن وەری ناگرێتن مێشتیتن قەنەعەت پێ ناکاتن خۆمان دەزانین منداڵانی ئێستا زۆر زیرەکن ئەگەر ئێمە لەوان زیرەکتر نەبین ناتوانین کۆنتۆڵیان بکەین باشە لە بابەتێکی دیکە ئەوەی کە هەندێک باسی شت کرد بەکارهێنانی مەسەلەی ئایپات و مۆبایل و ئەم کاتانەی کە تەکنەلۆژیا ینی لەوانەیە ئێستا گەورەکان پێویستیان پێی هەبێ پێویستە بەکاری بهێنن سێرچێکی خۆتەیان زیانینی هەواڵی دنیا بابەتێکە ئەمانە کەمان کە تۆ بەکارت هێنا منداڵەکرد چاو لە تۆکات چی بکەین بۆ ئەوەی کە ئەم دوو دنیایانی دوو دنیای جیاواز بن
تێبگەێنرێت کە بۆ نمونە کەسە گەورەکان پێویستیان بەمێ بەڵامان ئەوەندە پێویستیان پێی نییە یان بابەتەکان بە کورتیەکەی چۆن ڕێک بخرێت لەوەی کە هێندە منداڵان بە لە بەردەمی ئایپاد و مۆبایل و ئەم بابەتانە نەمێننەوە. بەڕێی من وەکو ئەوەی کە بە خۆم دەبین و چەندین ساڵە لەو مەجاالەیمە بەڕێی من هەتا ئەتوود وەکو دایک هەتا ئەتوو وەکو باو کە مۆبایلت لە دەستە و ئامۆژگاری ئەوی بکەی بەکارمێنە و خراپە و زەرەر و زیانی هەیە منداڵ لاواعیشتی وەردەگری حەز دەکەم کاگڕەبین باسی ئەوێ بکەم ینی لا ئیرادی شتەکان وەردەگریت چۆن مەسەڵەن چی دەبینی ئەوەی تەطبیق دەکاتن کە ئەوە زۆر ڕوونە لە لای هەمومان کە مەسەڵەن باوکێک جگەرە کێشە دەڵێتە منداڵەکەی جگەرە مەکێشە دەبینی ئەو جگەری دەکێشی ینی بە ئامۆژگارێکە وەرناگری بە دیتنەکە وەردەگریتن ئێمە ئەگاتە مەسەلەن چەند بە خۆمان کەمتر دوور بکەوینەوە لە تەکنەلۆژیایە لەسەر وانیش کاریگەری دەبی زۆر جار دەتوانی 2 سعات هەتا 3 سعات ئەتۆمۆبایلەکەی خۆدا بنێ ئەوەندە گرنگ نەبی ینی ئیشت لێ بڕواتن ئەوەندە گرنگ نییە بەڕاستی دەتوانین 2 سعات لە مۆبایلەکەمان دوور بکەینەوە هەریێری خانێدە کاتمان نەماوە ببوورە بە منداڵەکان بڵێ وەرە با ئەو یاری بەڵێ ببوورە دواپرسیارم لەسەرەوەی کە کۆتا ڕێنمات وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی بۆ ئەم کاتانەی کە کەرەنتینەین لە ماڵەوە چۆن بتوانانی تعامل لەگەڵ منداڵەکانمان بکەین بە شێوازێکی دروست بێ وەکو گوتم فشاریشیان لەسەر دروست نەکەین. پێش هەموو شتێک ئێمە وەکو دایک باوک ئەوە زۆر گرنگە بەلای من وا لە منداڵەکان بگەین کە ئێمە لە گەشتێکی خێزانینە کە چەندین کات هەبووە بەیەکەوە دەبواە بەیەکەوە بن بەیەکەوە نەبینە ئێستا دەتوانین تەویز هەموو ئەو کاتانە بکەین کە ڕۆشتیتەوە دووەم شت داک و باب و ڕۆشنبیری دایک و باوکەکە ئەوە وا دەکاتن منداڵەکەی ئەو کاتەی چۆن بەسەر دەباتن کە لە کەرەنتینەیە وانەکەین کاریگەری سلبی هەبی بۆ نمونەگەر مانگی 5 یان مانگی 6 قوتابخانە بکرێتەوە ئەو بێزار بوو تااقەتی خوێندنی دەبی ئێمە دەبی وای تێبگەینین کە ئەوە ماوەیەکە و بەسەر دەچی و دڵنیایم بکەینەوە کە بەسەر کەوتوی ئەو قۆناغە تێدەپەڕێنین. زۆر سپاس سێلین یاسین توێژەری کۆمەڵاتی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە هەولێر لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکان و ڕێنمایەکانتان سپاس بۆی کە تاو کەسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامە ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد من و هەموو لایەک تەندروست بن.